سڵاو ڕێز دۆستان ئازیزانی فیلمسازان، ئەمڕۆ لە سێمین ساڵوەگەڕی فیلمسازانەوە هاتینەوە دیدارتان بە دەردی مامۆستا سەرکەوت دەڵێ بە هیوام میوانێکی ڕەحسووکی ماڵەکانتان بین. ئازیزان، ئەمە 3 ساڵ تێدەپەڕێ بەسەر پلاتفۆرمی فیلمسازاندا. ئەمڕۆ دەمانەوێ میوانداری کۆمەڵێک فیلمساز و هاوڕێ و دۆستی فیلمسازان بکەین تاوەکو بزانین فیلمسازان لە ماوەی ئەم 3 ساڵەدا بۆ چوون و هەڵسەنگاندنی ئێوە چ ڕۆڵێکی بینیوە لە پانتایی فیلمسازی لە باشووری کوردستان بە تایبەتی و لە سینەمای کوردیدا بەگشتی. و هەر ئازیزێکیش کە پرسیارێک شتێکی هەیە دەتوانێت ئێمە لە فیلمسازان دامانناوە لە ڕێی ئەو ئەکاونتانەوە ڕێی خۆی سەرنج و پێشنیاری خۆی بنێرێ بۆ ئێمە، چونکە بە ڕەخنە و پێشنیار و پێشنیازەکانی ئێوە پلاتفۆرمی فیلمسازانیان فیلمسازان بەگشتی دەتوانرێ دەوڵەمەند بێ و دەوڵەمەندتر بکرێت و سوودی لێ ببینین بە هەموو لایەک لە پێناوی فیلم و سینەما و کولتوری کوردی بەگشتی. ئێستاش مامۆستا سەرکەوتمان لەگەڵا. مامۆستا سەرکەوت وەکو یەکەم بەرپرسیار کە ئەم ئەرکەی گرتوۆتە ئەستۆی خۆی و ئەم ئەرکە پیرۆزە با بڵێن گرتوێتی ئەستۆی خۆی لە نەبوونی تەنانەت ئەگەر لە کتێبیشەوە بڵێن نەبوونی کتێب و سەرچاوە بۆ فیلمسازانی کورد و بە تایبەتیش بۆ فێرخوازانی کە تازە دەڕۆنە ناو دنیای سینەماوە، لە نەبوونی ئەو سەرچاوانە فیلمسازان با بزانین کاک سەرکەوت چۆنی بڕیاریدا دەستی کە ئەم ئەرکە گەورەیە بگرێتە ئەستۆ خۆی چۆن دەستی پێکرد و ئەو هەمیشە دەڵێ بە هاوکاری هەموو لایەک ئەمە هی ئێوەیە ئەم پلاتفۆرمە، بەڵام من ئەگەر بۆ خۆم زۆر دایرەکت ینی زۆر ڕاستەوخۆ بڵێم بەڕاستی ئەم ئەرکە ئەگەر ئەو نەبووە ئێمە کۆکردن ئەگەر ئەو نەبووە ئێمە ئاوا لە دەوریە کۆنە دەبووینەوە نەمان دەتوانی ئەوان ئەو شتانی کە هەمانە بەیەکی بگەێنین. با بزانین مامۆستا سەرکەوت کەەوە هاتوتە لەسەر دەیبینن بزانین ئەو چیمان پێ دەفەرمێت. فەرموو مامۆستایان. زۆر سوپاس ترێجان، چاوەکەمی تۆ کەسێکی ئازیزیت و یەکێکیت لە خەمخۆرانی بواری فیلمسازی و بە تایبەت فیلمسازان بەردەوام پاڵپشتم بوویت، بەردەوام لەگەڵما بوویت. قوربانە بم تۆ و کاکە سیاکۆ عەزیز و کاکە کۆیار، یعنی کاکە سیاکۆ و کاکە کۆیار هەر لە سەرەتاوە لەگەڵما بوون، ینی هەرچەندێک کاکە سیاکۆ لەم ماوەیە چەند جارێک بە بۆنەی ئیش و کارەوە دوور ئەکەوێتەوە ناتوانێ، بەڵام من کە پرسیارێکە بێ بۆ چوونێکە بێ سێرەکەم خۆی بۆ چوونێکێ بێت بە بۆ چوونێک دێتە پێشەوە هاوکارمانم و بێجگەلەوە بۆ شتەکانی کەش. ئەوەی کە من کردومە من هیچم نەکردووە، با بڵێن گەلێ جار کوردوتەنی ئەڵێ من مجێوری مزگەوتەکەم. چۆن مزگەوت لای باوەڕدارانی ئاینی ئیسلام پیرۆزە و ئەم سەکۆیەش لە لای ئێمە پیرۆزە. اینجا من مجێورم، من دەروێشێکم لەم پێگەیە خزمەتەکەم، یعنی ئەوەکەم ئاسانکاری بۆ هەر هەمووتانەکەم. ئەوەی پێم بکرێت ئەوەیە ئەتوانم بیکەم و لە ڕایکردنەکانیشە لە بەڕێوەبردنەکانە لە تۆ پەیوەندیکردن بە دۆستان و ئازیزان لەوەشە بەردەوام هەوڵم داوە هەمومان لە یەک نزیک بینەوە، هەمومان بە تەبایی بە خۆشەویستی کەسمان دڵگران نەبین بەرامبەر بە پێگەکە. و ئەم پێگەیە نامەوێت بڵێم ماڵی کرۆنا ئاوا بێت،
بەڵام لە سەردەمی نەخۆشی کۆرۆناوە پێیا بوو چونکە هەموو کۆڕ و کۆبوونەوەکان پێشتر لە هۆڵەکانە ئەکرا بەڵام لەگەڵ پەیدابوونی کۆرۆنایە ئیتر سۆشیال میدیا کەوتنە گەڕی خۆیان کە ڕێگەیەکی کە دۆزنەوە بۆ ژیان ئیتر ئەو ڕێگەی کەیان کە دۆزیەوە ئەوە بوو هەوڵیاندا لە ڕێی سۆشیال میدیاوە دەرگایەک بکەنەوە بۆ ئەوەی وا بکەن کە با بڵێن خەڵک هەموو لێک نزیک بنەوە ئەوە بوو لەو کاتەیە زوم دروستکرا هەر لەو کاتەیە لە ناو فەیسبووکە لایڤەکان کەوتنە ئیش ئیتر ئێمەش لە پێشە کۆمەڵێ برادری کە ڕوتی شانویان بەڕێوە بردەوە لەوێ لایڤیانەکەن ئەوەی ئەوانم بینی من وتم باشە بۆچی شتێکی فلیمسازی دروست نەکەین لەو بۆچوونە بووم گەڕام ناوێکم دۆزیەوە و پەیوەندیم بە کاک دارۆوە کرد بە مامۆستا دڵشاد مستەفاوە کرد بە برادرانی کۆمەڵی برادری ترەوە کرد کە بزانم ڕاو بۆچوونیان چۆنە بۆی هەمومان بەیەکەوە میشە بکەین هەر نەبێتەوە بڕامانە گۆڕیەوە لەو ڕاگۆڕینەوەیە ئیتر منە میسار خۆم نەبم بۆی بزانم ئەکانی تر چۆنن ئەوان ڕایان چییە ئەوان چی ئەڵێن ئیتر ئەوە بوو بۆچوونی ئەوانی شاتە پێشەوە هەر یەکە و پێشنیارێکیە کرد و ئەو بوو یەکەم لایڤمان کە دەست پێ کرد یەکەم لایڤی من بوو من بووم بە ڕچە شکێن با بڵێن سەهۆڵبەندانی سەرڕێی گەمیەکەم شکان و ئیتر هاتینە ناو و ئیتر بەدوایە کاکدارۆ هات و مامۆستا دڵشاد مستەفا هات و ئیتر برادرانی تر و برادرانی تر و ئیتر کەوتینە ئەوەی ڕێچکەکە پوخترمانە کرد جار لە دوای جار بە دوایەوە گەڕین هەستمان بەهانێ هەڵا کرد هەستمان بەهانێ کەم و کوڕی ئەکرد یان کەسەکانمان زۆری خەڵکی خۆمان یعنی نووسەرێکی گەورەیە هونەرمەندێکی گەورەیە بەڵام ئاگای لە مۆبایلەکەی نییە چۆنی بەکاربێنێت وەکو سۆشیال میدیا چی بکات ئیتر کەوتینەوەی من کەوتمەوەی ڕێچکەکان بنووسمەوە وەکو ڕێبازەکان ڕێنماییەکان چۆن تۆ بڵێ دەرمانێک تەدەنێ یان تەلەفۆنێکە کڕیا جیازێکە کڕی سێرەکەی کۆڕمەڵێ ڕێنمایی هەیە پێتەڵێ ئەم تەلەفۆنە یانم جیهازە یانم شتە چۆن بەکارێنی ئیتر ئەوانم نووسیەوە بۆی ئەو کەسانی کە هاتن لایڤەکەکەن ئاگایان لەم خاڵانە بێت اینجا من کام نووسیەوە لەگەڵەوەشە بۆ برادران مەنار بزانم ڕایان چییە ئیتر ئەوان ڕایانەوە دوایی تر پۆستەکانمان کەدا ئەگرت بە پرس و ڕای هەر هەمومان بەیەکەوە بوو پۆستەکانمان داگرت پۆستی برادر پۆستی ئەم پۆستی ئەو هەوڵمانەدا و پۆستانی کە جوانن باشن با دایگرین و یەکێ لە خاڵەکان کە زۆر مەبەستمان بوو سەرنجی بخەینە سەر هەوڵماندا بە بێ جیاوازی هەموو کەسێک بانگێشتکەین بێ لەم پێگەیەوە وانەی خۆی بڵێتەوە یعنی نەویست یەکێک بێت بڵێ پێشێک پێمان بڵێ وەڵاهی بە منی نەوتووە لیستێکم لایە ئێستاش لیستێکی گەورە تا ئێستاکە ئەگەر ئەو بە گوێرە و لیستە بڕۆم کەسەکان ئامادە بێ باوەڕتانە بێ وەبزانام تا 4 ساڵیکە هێشتا خەڵک هەیە دێن هێشتا کەسانی کە هەن پرزانیاری فلیمسازین یا پێیانە هاتوون بۆ ئێرە لەگەڵ ئەوەشە کە پەیوەندیشمان پیانەوە کردووە هەنێکیان ئەبینم کاتی نییە یان بۆی ڕێک ناکەوێت یان ئێمە گلەی لە کەس ناکەین بەڵام هەمانە ئەڵێ وەڵڵاهی وەرە بە سەعات ئاکتینم پێ بکە نواندنم پێ بکە بە خۆڕاییش بۆ تەکەم بەس داوای ئەوە لەبەر شاشە دەرکەوە من قسەیە بکەم یەکێک لەوانە خوشکێکی ئازی زمانەیە تۆزێکی کە نووسینێکی نووسینەکەی تەدەمێ بیخوێنەرەوە ئەو پیرۆزبایی داوام لێ کردەوە بۆ چوونێکی خۆی بڵێ وتی بە قوربانە کاک سەرکەوت نامێنێ لەسەر کامیرە دەرکەوم یەک ماستەری هێناوەتەوە لەسەر سۆشیال میدیا و یەکێک لە بابەتەکانی فیلم سازان بووە لەسەر کردووە منیش حەزم کردووەکەوەی کە خۆی ئەو شرۆڤەی کردووە و گەڕاوە بۆ ئەو نێت مەسەلەن ئەوە بخوێنێتەوە ئەوە بڵێ بەڵام سێرم کردنا مەسەلەن ئەو ناتوانێت اینجا زۆر کەسی کەمان هەبوو لەو کەسانە لەو بەڕێزانە
پرزانیاریە حەزەکە بنووسێ بەڵام ناتوانێت یعنیان لەبەر کامیرە ناتوانێت یاخۆ ئاسوودە نییە یان ئەوێ ڕێچکەکەی خۆی بە شێوەیەکی کە دەربڕێت بە شێوەیەکی کە گزارشتی کە بە شێوەیەکی کە خزمەت کات ترێجان کا حەسەن جوودی سڵاو ڕێزی نردووە دای ئەنێم بیخوێنەرەوە لەوەیە پرسیارش بێت بەڵێتان بیخوێنەوە لەسەر شاشەکە دیارە لاتەوە بەڵێ پێش ئەوە حەز دەکەم ئەمن ینی هەندێک شتێکە بڵێم ینی بەڕاستی ڕاستەوایە و دەمەوێت سەرەتا ینی دەستخۆشی لە هەموو ئەو ئازیزانە بکەم کە یارمەتی ئەم فیلمسازانی داوە و لە یەکەم ڕۆژەوە تا ئەمڕۆ لەگەڵ فیلمسازان ڕۆیشتووە بەڕاستی ئەمە ئەرکی هەر سینەماکارێکە ئەرکی هەر فیلمسازێکە هەر هونەرمەندێکە کە بە گوێرەی توانە خۆی ئەم دەرفەتە هاتووتە پێشەوە ینی هەمووان هاوکار بن ینی ئەمە چانسێکە کە ینی هەندێک جار پێویست بە تەکەببور ناکە ینی ئەگەر ببورن ئەو قسێش بکەم بۆ ئەوەی پێ وابێ ینی نەتوانی هەر ئەوەی کە ئێستا نەتوانی لێرە کۆ ببێ هەر ئەوەی کە ئێستا ئێوە گوتان کە پەیوەندیم بە هەموو کەسەکانەوە کردو بۆی کەسێک نەڵێ بە منی نەگوتووە ینی ئەوە بۆ خۆی گرنگە دەستیان خۆش بێ ینی دەستی ماندووبوونیان دەگوشین هەموو ئەوانە کە یارمەتی ئەم فیلمسازانیان داوە بەڵام دەستخۆشی بەڕاستی بۆ تۆ کە بە هەموو بارودۆخەکانی ژیان و تەنانەت لە ماوانەی پێشوو ینی بۆ من زۆر ینی ئەها نیشانەی سەرسوڕمان بوو ینی پێش هەفتەیەک پێش ئەمەلیات هاتی بەرنامەت پێشکەش کرد و هەفتەیەک دوای ئەمەلیات هاتی دیسانەکە نەسەرگەری هاتیەوە بەرنامەت پێشکەش کرد کە من بۆ خۆم دەمگوت نابێ ئەتۆ پێشکەشیکەی لەبەرەوە سحەتت باش ببێ ینی ئەوە بۆ ئەوە بۆ ینی ئەمە شتانی تەقدیرە ینی بەڕاستی هەموومان قەرزاری ئەو هەڵوێستە جوانەی ئێوەین ینی هەر فیلمسازێ چونکە فیلمسازان وەکو ناوەندێکی ئەکادیمیە بەڕاستی ینی بە باوەڕی من و ینی نەک هەر باوەڕی منیش بەڵکە ینی وایە بە گوێرەی هەڵسەنگاندن بۆ ئەو بەرنامانەی کە لە فیلمسازان پێشکەش کراوە کە من بۆ خۆم کە لە ناوەندێکی ئەکادیمی مەسەلەن خوێندومە بەشی فیلمسازیم تەواو کردووە ینی ئەگەر تێر و پڕتر نەبوو بێ هەتا ئێستا ینی لەو ڕۆژەوە تا ئێستا ئەگەر تێر و پڕتر نەبوو بێ باوەڕ کە کەمتر نەبووە ینی لەو ئاسا بەس چییە لێرە لەبەرەوەی هێشتا نەبووتە ناوەندێکی فەرمی کە بەو هیوایم لە داهاتوودا فیلمسازان پرۆژەکەی گەورەتر ببێ و ببێت بە ناوەندگەیەکی فەرمی تێیدا ناوەندەیەکی فەرمی ئەکادیمی تێدا فرخواز بتوانێت بڕوانامە ژوەر بگرێ یان بتوانێت بە تێر و پڕ هەموو بەرنامەکانی تێدا بخوێنێ و بڕوانامی تێدا وەرگرێ یعنی تەنیا ئەوەیە هێشتا عینێکی فەرمیەتی نییە ئەگەرنا باوەڕکە مەوفا سەرکەوت ینی ناوەندێکی من وەک شخصی خۆم من پێم وایە ناوەندێکی ئەکادیمی بووە و زۆر جێگای خۆی گرتووە بە تایبەتی بۆ فێرخوازانی سینەمایانی دەتوانێت وەکو سەرچاوە ینی توانی یانە سوودیشی لێ ببین وەکو سەرچاوەیەک بەکاری بێنن چونکو پێشتریش کە باسمان کە سەرچاوی کوردی لە بەداخەوەکە لە هەندێک بابەتی زانستی لای ئێمە سەرچاوی کوردی کەمە بۆ نمونە فەلسەفەیانی سینەما و ئەوانە بەتایبەت سینەما بۆیە ئەمە هەست دەکەم من وەک شخصی خۆم ینی هەست دەکەم تا ڕادەیەک ئەو کلێنەی پڕ کردوتەوە بە هەموو ئەو کەم و کوڕیانی ینی بە هەموو ئەو کەم و کوڕیانەشی کە هەیەی ینی بێگومان هیچ کارێکیش لە سەرەتادا و دەڕوا هەتا جێگایەکی تەواوی خۆی دەگرێ بێکەم و کوڕی نابێ و نەک ئەرەوە هیچ کارێک ئێمەیان نابێ کار بکەینیان کە کارمان کرد ئەکید کەم و کوڕیە بەڵام لە کەم و کوڕیەکان شت وەردەگرین و لە داهاتوودا شتی زیاتری دەخەینە سەر و ئەوانە پڕ دەکەینەوە زۆر باشە مۆساییان حەسەن بخوێنەرەوە زۆر باشە پرسیارە شتێکت هەبوو لێم بکە تا برادەران دێنە خەتەوە بەڵێ فەرموو زۆر باشە کاک حەسەن جوودی نووسیەتی سڵاو و ڕێز تێمین ساڵیاتی فیلمسازان لە ئێوە و لە خۆم و هەموو سینەماکارانی کورد پیرۆز بێت لەم 3 ساڵەدا فیلمسازان خزمەتێکی
زۆری بە سینەماکاران کردو و ڕۆڵێکی باشی بینیوە لە هۆشیاری سینەمایی و ڕۆشنبیری سینەمایی. هیواخوازم ئەم سەکۆیە جوان و هێژایە هەر بەردەوام بێت و زیاتر فراوان بێ و زیاتر پێش بکەوێ، هەر بژین و لە هەموو لایەک پیرۆز بێت. زۆر سپاس، هەمان پیرۆز بێت. زۆر سپاس کا حەسەن جان، زۆر سپاس دەکەم. ترێجان حەزەکەی من شتێک کەڵێم و تۆ ئینەی کرد بۆ کاکالان هەمووانەوە لەسەر خەتە ئێستا دێتە ناوەوە. من شتێکڵێم دوای من تۆ ئەوەی کاک ئالان هەمووان بخوێنەرەوە بۆین بێت. دۆستان، من ئەگەر هەرچەنێ خۆم بە تەنها بوو بێتم، بەڵام کۆمەڵێک کەسانی دڵسۆز لە پشتەوەم بوون، ئامۆژگاریان کردوم، بەردەوام پرسوڕان پێکردوون لە هەموو کارەکان. بۆیە قەت ناڵێم من بە تەنهام، و ئەمە یەک. و دووش لەگەڵ هەر لایڤێکمانە کاتێک کە کردومانە، کۆمەڵێ دۆست و ئازیز هاتوونەتە سەرخەت، پرسیاریان کردووە، گەرم و گوڕیان بە فلیمسازان داوە. ئەوەی ئەوانش بەشداریکردنەکەی ئەوان هاندانێکی گەورە بوو بۆ ئێمە، و ئەوانش خاوەنی سەکۆکەن، خاوەنی پلاتفۆرمەکەن، خاوەنی فلیمسازانن. بۆیە من ناڵێم من بە تەنها بووم، بە هەمومانەوە بووین. و ئەوەی کە ترێژ باسی کرد، من جەنگێکی گەورەم کرد لەگەڵ ئەو نەخۆشیە کوشندەیە، بەڵام توانیم مسەیتر بم، و تەنها ڕۆژێک لە کاتی 2 ڕۆژ دوای نەشتەرگەریەکە کە نەمتوانی، بەڵام هەفتەی دوای ئەو بە کۆمەڵێ سۆندە و وایر و ئەوانەی کە هەبوو نەمهێشتیەوە بیبینن، بەڵام هەرچۆنێ بۆ خۆم گرت و گەنگەشەیەکی تێر و تەسەلیشمان کردە و ڕۆژە لەسەر درامای باران بوو، و جێی خۆشحاڵی بوو. نزیکەی هەر ئەو شەوە وابزانم نزیکەی 2000 کەس هاتنە سەر خەت، با بڵێن وانەکەیان بینی، گەنگەشەکەیان بینی. ترێجان ئەو کاک ئالان با بڵێن لە ئامادەیەگەر هینکەی. سڵاو ڕێز کاگالان. سڵاو ڕێز ترێخان، کاک سەرکەوت، هەموو لایە چۆنن باشن؟ زۆر سپاس دەکەم. تەبان ڕۆژێکی خۆشە، ڕۆژێکی پێکەنینە، یادێکی پیرۆزە. نازانم هەموو برادران دایمەوە تومە ئەوەی باشە هەمومان کۆوە کاتەوە کێ لە برادران لە خەت ئێستا کاک جەلالە، کاک سۆران سۆرانی، حەسەن جوودی، سوهەیلە، وانێ من بزانم جەنابێت کاک سەرکەوت خۆی بەس کاک سیاکۆ هەم بیریەکەین هەمیش دیاری نییە، بەڵامی تر هیوادارم کاک سیاکۆ و کۆیاریش باش بن. بە هەر حاڵ وەکو باسم کرد یادەکەم ڕۆ تایبەت نییە، تەنهاوەی هەیە یادێکی پیرۆز و خۆشە. ئەمێ دووشت بڵێن، یەکەم جگە لەو پیرۆزباییەک لە دڵەوە لەبەرەوەی ئیترە وەکو باسمان کرد هەموو دنیای کوردی زانێکە ئیترە فیلمسازان بەڕاستی پێگەیەکە بۆ هەموو فیلمسازی کورد. شایانی باسە هەتا ئێستا بزانمە تقریباً چەنە 140 وانەیە. لە ڕاستیە 140 وانە هەر بە کورتی ئەگەر هات و نیوەیشی دەرکەین، با بڵێن نیوەی لەوانەکان بریتی بێلەوەی کە با بڵێن ئینتەرویوێک بێ چاوپێکەوتنێ بێ لەگەڵ برادرانی فیلمساز، بەڵام خۆ 70 وانەی جۆرا و جۆری سینەما لەم پێگە وتراوەتەوە. لە ڕاستیە سینەما ئەگەرە کولی کۆڵیتەوە هەر 70 وانەیە، یعنی با بڵێن هەر ئەو پەڕی 70 جۆرە. ئەمە چیمان بۆ دەرەخاوەمان بۆ دەرەخا لە هەموو بوارێکە فیلمسازی کورد لە بوارێکە، یعنی لە هەموو بوارەکانی سینەما فیلمسازی کورد پرۆفشناڵەتی خۆی هەیە. ئەمە زۆر مهمە. جا بۆیە من پێم وایە لە ڕاستیە ئەم مادام لە هەموو بوارەکانە هەمانە، من پێشنیارێک مەیە گەرم پێشنیارە دۆجا تۆزێ گەڵاڵی بکەیت و یان با بڵێن وەکو پێشنیارێکیش بۆ برادران بزانم ئەوان ڕێیان چییە، چونکم دایما لە ئەپدەیتکردن پاریش باسی ئەپدەیتکردنم کرد کە بۆ ساڵی داهاتوو چی بێت. ئەویشەوەیە هاتوو فستیڤاڵێکی بکرێتەوە بە ناوی فستیڤاڵی ئۆنلاینی فیلمسازان، واتا فستیڤالێک تایبەت دێنەک ئەنتەرنەشناڵ ناشناڵ مابەستمەوەیە فستیڤالێک بۆ نمونە بۆ کورتە فیلمی فیلمە کوردیەکان، بەڵام فستیڤاڵی فیلمسازان. ئەلەم فستیڤاڵەوە دۆجا بەوردی باس لە پرۆگرامەکە یەکرێک کە چۆن و چۆن نیە، بەڵام تقریباً ئەگەر هەروە بێت با بڵێن لە 6-7 ڕۆژێ بێیان چەند ڕۆژێ بێ لە ڕۆژێکات بۆ نمونە 4 کورتە فیلم نەک زۆر نمایش بکرێ، لەگەڵەوەشە هەر کورتە فیلمێک دەدەقەیەک فیلممیکەرەکە باس لە بەرهمێنانەکەی بکات.
ئەمە جگە لەوەی کە کاک سەرکەوت خۆی کاکێکی ترشان و ماتۆی خۆمان من چەند کەسێکی تا ڕادەیە پرۆژانێ جیۆری بووینە لە فستیڤال و ئەزانین فستیڤالەکە بەڕێوە بەرین کەواتە ئەمە جۆرێکە لە ئەپدەیتکردن ئەگەر هاتووە پێشنیارە سەربگرێت لەبەرەوەی کاک سەرکەوت نامەوێت هەموو جارێک بەشان و باڵێ هەڵدەم بەڕاستی ئاسان نییە سێدانە ساڵ نەک هەفتانە بگرە ڕۆژانە ئەو پیاوە جگە لە ئیش و کار و خێزان و ئەوانە هاتووە مەسەلەن فیلمسازانمان بۆ بەڕێوە ئەبات جا ئەگەر هاتوو ئەو وەکو باسم کرد ئەگەر نازانم ئەگەرەکە کۆلیجێک ئەکادمیایەک زانکۆیەکیش هەبێ هەر تقریبا نەتوانێت 140 بڵێتەوە جا بۆ ێشایانەوەیە یعنی حەقی خۆمانە حەقی خۆیانە فیلمسازان باستەوە بکەین کە وەکو زانکۆیەک ناوی بنین وەکو کۆلیجێکی سینەما ناوی بنین هیچ نەبێ وەکو پەیمانگایەک ناوی بنین لەبەرەوەی شوێنەکانی تری دنیا من تۆزێ شارەزایی نییە ئەوانەی لە ئۆنلاین بە تایبەت ئاوا گروپێکن و پێگەیەکم قەتەوەنێ فیلمسازان دەوڵەمەند نییە بەڵامی ترە هیوادارم بە بەردەوامی بەڕێوە بڕات ئەگەر جگە لەوەش دایمە ئەپدەیت هەبێت لە پێگەیەکە زۆر باشترە من دیارەشی تر ماوە بێڵێم بەڵامی ترە خەڵکێکی زۆر لە ڕێگەیە ئەو پەڕی خوشحاڵم کاگالان بەڵام پرسیارێک زۆر سپاس بۆ تێبینی و پێژنیارەکەتان حتمما کە 2000 لەسەری ئیش دەکرێت بەڵام ئێوە وەکو ئەوەی کە لە بەریتانیا خوێندوتان و ئەزمموی خوێندنی بەرهەمهێنان و ینی سینەما بەگشتی بڵێن لە وڵاتێکی وەکو بەریتانیا ناڵێن بەراوردی بکەین بەڵام وەک ئەزمموی خۆت یعنی ئەو کە هەڵسەنگاندنت کرد بۆ فیلمسازان یعنی دەتوانی پێمان بڵێ یان دەتوانرێ با بڵێن کاریگەری هەبووە لەسەر ڕۆشی فیلمسازانی کورد یان فیلمسازی کوردی لە باشووری کوردستان یا لە کوردستان بەگشتی یعنی ئەم پێگەیە کاریگەری یان دەتوان پرسیارەکە جوالم چۆن کە کاریگەریەکی هەبووە لەسەر ڕۆشی فیلمسازی کوردی بەڵێ سوپاس بە تاکید ئەوە هیچ دوودڵیەکی نایە کاریگەریەکی زۆر زۆری هەبووە بۆ نمونە ڕاستە پێگەی ترمانەیە هەموو پێگەکان هەمووی برادرن هەمویان یارمەتیەکەن و هەمویان هەر حاڵ دەستیان خۆش بێ بەڵام ڕاستیەکە یەکەم پێگە کە هەمومانی کۆ کردەوە دووبارەیەکەمەوە هەفتا کەس هەر لە بوارە جیاجیەکان هاتوون قسەیان کردووە پێویست ناکە باسی ناتوانم لە بەرەوەی ناوی هەمویان بگەرمەوەگینا هەر هەموو برادرانە ئەوەی کە شایانی باسەوەکەوەی کاڵێ کاریگەری هەبوویاننا ئەوەیە کە هەموو ئەو برادرانە هاتوون لێرا کۆبوونەوە ئەو کۆبنەوەی زۆر زۆر مهمە بەڵام ئەمە لەلایەکی تر خۆتە زانی لەبەرەوەی وڵاتمان نییە هەر ئینسانێکی کورد بە هەر باسی فیلمێکەرەکان بکەن هەر یەکەمان دەوڵەتمان نییە وڵاتمان هەیە وڵاتمانێ زاراوەکان من دایمە کاک سەرکەوت یارمەتیماگینا بە هەر حاڵ کە وڵاتمان نییە ئادەی دووبارەی کرد وڵاتمانێ دەوڵەتمان نییە بەداخەوە کە دەوڵەتمان نییە بەڵێ بەداخەوە کە دەوڵەتمان نییە و هەریەکەمان لە شوێنێکین مەجبورین لە ئۆنلاینە کۆ ببینەوە بۆیە ئەگەر هاتوو دەسەڵاتی کوردی هەوە نامانێت هەم دیسانەوە بڕۆینە ناو بابەتەکان و ئەگەر دەسەڵاتی کوردی ڕاستی بکردای وەزارەتی ڕۆشنبیری بوارێکی تر یارمەتیەکی فیلمسازانی بدایە ئێستا فیلمسازان بۆ خۆی کۆلێجێ بوو لە کوردستان فەرعێکی هەبوو لە لەندەن فەرعێکی هەبوو لە ئەمریکا لە کوێ ئەمانە ئەبووە کۆلێجێکی بەناوبانگ و ئینتەرناشناڵە گینا خۆ من 2-3 ساڵ پێش ئێستا لەبیرمە کاک سەرکەوت چەند پرۆژەی جوانتر و ئەپدەیتکردنی جوانتری هەبوو بەڵام لە هەموو دنیا تەنانەت کورتە فیلمێک هەتا فەندێکی بچووک نەبێ دروست نابێ ئیتر چۆن نەکرێت بەڵێ کاریگەریەکی زۆر زۆر باشی هەیە و دڵنیان بەرەو پێشەوە ڕاو هیوادارم ئەپدەیتکردنیش هەبێت لە بوارەکە کاتە دەتوانین بڵێن لەگەڵ هەبوونی دوو ناوەندی ئەکادمی فیلمسازی لە باشووری کوردستان پێگەی فیلمسازانیان ئەم پلاتفۆرمە بەگشتی پێویستی خۆی هەیە پێویستی خۆی هەیە من بەو پەڕی ڕێزەوە زانم کە دوو کۆلێجێن ئەم لە زانکۆی سەلاحەدین و هەمیش لە زانکۆی سلێمانی کۆمەڵێ هونەرمەند و خوێندکاری باشیان پێگەیانوە خۆگەر ئەم فیلمسازە ناوی بنەم سێمین کۆلێج لەوانەیە مبالەغە نەبێ لەبەرەوەی ئەگەر هاتوو بۆ نمونە چەند مانگێک فیلمسازان پەکی بکەوتایە چەند کەسانێک بۆ نمونە
ڕخنەیەکی جۆرا و جۆریان بکردایە ئەو برادرانەی کە بەڕێوە بەنەگەر سەر بە نازانم حزبێک پەیوەندیەک بەرژەوەندیەک لە بەرژەوەندی مادێ شتەکان بواە ئەوە بۆ مایە ئەوەی کە ئێستا نە بە پیرۆزی و بە باشی و بە موسەیتری ناوی پیرۆزی فیلمسازانمان نەهێنایە بۆیە ئەو برادرانە شایانی باسن هەروەها پێگەکە شایانی باسە بەس تەنها ئەوەی تایە داخی گرانم خۆزایە لە جێگایەکەوە هەر ئەوەنەکە فەندێک هەبواە بۆەوەی ئەو برادرانە ناڵێن کورد قەت لە فیلمسازیا دەوڵەمەند نابێت بەس تەنها بۆەوەی کارمەندێک کاکسیاکۆ کاک سەرکەوت چەند کەسێکی تر ڕێک ئەیانتوانی گەورەترین پەرەی پێ بدەن بەڵام بەڕاستیش ناکرێت 24 ساعت ئینسان بە بەلاش ئیشێک بکات چکم ئیتر ژیانیش پێویستی بەوەیە و قسەکانی زۆرە بیکەین بەڵامی تر هەتا ئێستا شتەکان بەرەو پیرۆزی بەرەو جوانی بەڕێوەڕا دیسانەوەی لێمەوە پرۆژەی باشتر هەیە بە تاکید لە هاوڕێیانی تری شەگرم جگەلەوەی کە من ڕاموا بەوتم با و پرۆژە بچکۆ لە بەرەوەی پارەی جام چکم پرۆدیوسینم خۆندووە دایمە تۆزێ ڕەزیلانە هەر باسکەم بۆ نمونە بۆچی باسیەوەم کردوتم با ئەم اقتراحم دەربڕی با فیلمسا هینێک بکەین فیلم فستیڤاڵێکی فیلم سازان بکەین بەناوی فیلم سازانەوە لە ئۆنلاین لەبەر دووسێ هۆکارێکی لە هۆکارانە ئەوەیە ئێمە گلەیمان لەیەکرێ ئەڵێن کوردەکانی دەرەوە هەتا کوردەکانی ناوەش ئەڵێن چەند فیلمێکی کوردیە تا ئێستا نەمان بینیوە ئێدێکاتاگە لە فیلم سازانەوە لەبەرەوەی لە هەموو دنیا توانین ڕاستەوخۆ ببینین چه فیلمەکانی دەرەوە چه فیلمەکانی ناوەوە لێرە فیلم فستیڤاڵێکی ئۆنلاین بکرێتتر کەسیش گلەی نامێنێ و ئەبێتە خزمەتکردنێکی باشیش بۆ کەسێک کاڵێ حەقی خۆیانڵێ فیلمەکانمان نەبینیوە هەرچەنە وەکو باسی کرد ئەگەر هاتو پرۆژەکە چۆ جێبەجێکردنەوە بۆ نمونە یەکەم جار بۆی زۆر گران نەکەوێت لەسەرمان پێم وایە کورتە فیلم بێ لەبەرەوە ئەگەر کورتە فیلم بێتە ڕادەیەک خەڵکەکە تااقەتی هەیە لە ڕۆژێکا 2-3 کورتە فیلم و باس کرێ بەڵام ئەگەرەکو فیلمێکی درێژ 2 سەعات 2 سەعاتی لەسەری قسە بکرێ هەندێک کەس 3 سەعاتیان نیە بە کورتی هیوادارم هەموو شتێک باش بێت و هەموو شتێک بەخۆشی و باشی بەڕێوەبڕۆ زۆر سپاس کاگالان زۆر سپاس بۆ بەشداریتان هەڵبەتە هەر هەبوونی فیلمسازان بۆ ئەوەیە کە فیلمسازی کوردی دەوڵەمەند بکەین بە یارمەتی هەمووان بێگومان ئێمەش دەوڵەمەند دەبین لە فیلمسازی و دروستکردنی فیلم و ئەوانە بەگشتی و هەر خۆی بۆ خۆی فیلم دنیای فیلمسازی تەمەنەکەی ئەوەندە درێژ نییە ینی ئەگەر ڕاستە بە بەراورد بە دەرەوەی خۆمان هەژار بین بەڵام بێگومان هەوڵ دەدەین ئێمە کە شارستانیت لە خاکی ئێمە سەری هەڵدا و هونەر و مرۆڤ کولتور و بەگشتی کە گوتمان شارستانێک سرەوە بخۆی بەسە لە خاکی ئێمە و لە مێزۆپۆتامیا سەری هەڵداوە بێگومان ئەوەش هەر زۆر زۆر ئاسانە بۆ ئێمەکە خۆمان بگەێنینەوە ئاستی کە لە دنیا هەیە بەڵام بێگومان ئەوەش هەوڵی دەوێت لە خۆبردووی دەوێت هەروەها دەستگرتنی یەکتری دەوێت ینی تەنیا ینی هاوکاری یەکتری پێویستە بۆ ئەوەی کێک دەرکەوێت پێویست ناکە ینی هەرکەس نەڵێ هەر خۆم ینی کەسێک کە لەو بوارە شتێکی پێدەکرێت یارمەتی کەسێکی کە بدات کە توانایەکی هەیە بەڵام ینی توانایەکی معنەوی هەیە بۆ فیلمساز لە بواری دروستکردنی فیلم بەڵام ئیمکاناتێکی مادی و تەکنیکی نەبێ ڕەنگە ئەگەر هەمووان هاوکاری یەکتر بین بێگومان کە ئێمەش پێش دەکەوین و دەوڵەمەند دەبین لەو بوارە ئێستا وابزانم کاگاسۆی ژیان دۆست لەسەر خەتە کاگاسۆ فەرموو سڵاو ڕێز کاگاسۆ بەخێر بێن کاگاسۆ جێتان لە دەنگی ئێمەیە دەنگ نییە کاگاسۆ نازانم لای من دەنگ نییە تر
کێشەکە لە چی بێت؟ وڵا دەنگ نییە ببوورە نازانم مشکلەکە چییە. دەنگ لای من نییە کاک سەرکەوت، لای ئێوە هەیە؟ لای منیش دەنگ نییە کاکاسۆ دەنگ نییە دەنگ مایکەکەت دەنگ نییە مایکەکەی. بەڵێ ئەتوانی نووسینێکی کاک سۆران سۆرانی بخوێنەرەوە یان کاکاسۆ خۆی نووسینێکی نووسیوە وا بزانم ناوەڵا با کاک سۆران سۆرانی نووسینەکەی کاک سۆران سۆرانی بخوێنەرەوە بەس بڵێن دەنگی نییە بە منەکەی چاک بکات. ڕێزیشت کاک سۆران سۆرانی نووسیەتی ڕێز و ستایشم بۆ ئێوەی خۆشەویست کاک سەرکەوت و کاگالان و خاتوترێ و یەکی هاوکارانتان سپاس و ڕێزی تایبەتیم بۆ یەکی بەشداران لە ماوەی 3 ساڵی ڕابردوو ماندوو بوون بە پێشکەشکردنی وانەکانیان و هەموو ئەو بەڕێزانەی کەوانەیان پێشکەش کردو چاوتان ماچ دەکەم و هەردەم بەردەوامیتان ئاواتمە. زۆر سپاس کاک سۆران، زۆر سپاس. هەڵبەتە بە هاوکاری هەموو لایەک پێکەوە بەردەوام دەبین. کاک سەرکەوت کاک ئاسۆ ئەگەر دەنگی هەبێ کاک هاوار دەهاتۆتە سەخت با بزانین کاک هاوار بۆ ڤیددیۆی نییە. کاک هاوار بەڵێ کاک هاوار جام ڤیددیۆت نییە؟ ڤیددیۆم نییە ئەوەنە جوانی فەرمەوەتانێ دەرناکەوی نازانم بۆ ئەوەنە جوانی تۆ. کاک سەرکەوت من ئێوە بینم وەڵا بەڵام تەیناکە دێ حەزەکەی تۆمانە دەنگت فەرموو بە دەنگی شەرە بێ کامێرەکەی لای خۆی داخرا بێ ڕەنگە. کێشانە بەخێر بێن کاک هاوار، سڵاو و ڕێز. نەنا دەنگ هەیە ئێستا دەنگ هەیە بەڵێ دەنگ ئایبێنە. زۆر سپاس زۆر سپاسانەکە سڵاو و ڕێز ئێوارەتان باش بەخێر بێن. پیرۆز بای. دەنگ نەما دەنگ نەما فەرموو. بەڵێ دەنگ هەیە ئێستا. بەڵێ کاک هاوار دەنگ هەیە؟ بەڵێ کەرەمکە بەڵێ. باش زۆر باشە سپاسانەکەم منیش زۆر خۆشحاڵم کە ئەوە دەنگ دووبارە بێتەوە بۆیە ئەو گرفتانە ڕووەدا جاری وایە لە تەلەڤیزیۆنی زۆر وەکو دەڵێ دەوڵەمەندیش ڕوئەدات. لای ئێمە دەنگ دووبارە نابێتەوە احتمالە لای خۆت بێ کاک هاوار هیچ مشکلەی نییە لای ئێمە کێشە نییە. باشە ئۆکەی زۆر باشە بە کاک هاوار باش. من پیرۆزباییتان لێ یەکەم و پێم خۆش بوو بەم بۆنەیەوە دەستخۆشی لە یەکەیەکەی هاوڕێیان بکەم کە بەشداریان لەم پلاتفۆرمە کردو لە ماوەی 3 ساڵدا. هەڵبەت دەبێت سەرەتا پیرۆزبایی لە کاک سەرکەوت بکەین کە بەڕاستی کۆمنتێکیشم نووسیمە کاک سەرکەوت لەو ئەزمونەدا سەرکەوت. من دەمەوێت بەم بۆنەیە پێشنیارێک بکەم کە هیوادارم خزمەتی پلاتفۆرم بکات. ئەویش لە بواری ڕۆژشەمبیری و ڕۆژنامەوانیە. با بینە سەر ڕۆژشەمبیریەکەی بە پلەیەک کە مەبەستم لێی بڵاوکراوەی کتێبە چ ئەو کتێبانەی بە کوردی چاپ ئەبن
چێ ئەو کتێبانەی بە زمانەکانی تر چاپەکرێن پێم خۆشە هەر لە پلاتفۆرمی فیلمسازان کارێک بکرێت بۆ نمونە ئەگەر کوردێک نووسەری کتێبێکە لە بواری سینەما لەسەر کتێبەکەی خۆی قسە بکە ئەگەر نووسەرێک شرۆڤەکارێک هونەرمەندێک بیەوێ کتێبێک شرۆڤە بکات بخوێنێتەوە لە هەر وڵاتێک و بە هەر زمانێک بێت ڕەنگە ئێمە تاکە سنووری ئەو دەوڵەتە گریمانەیەمان لە بواری فیلمسازی پلاتفۆرمی فیلمسازانە بەڕاستی کە لەسەر تاسەری دنیا کۆی کردوونێتەوە بۆیە پێم خۆشە ئەگەر بۆ نمونە کاکسەرکەوت دەرفەتی هەبێ تازەترین کتێب کە لە ئەمریکا دەرەچێ لەسەر سینەما لە هۆلیوود دەرەچێ یا هاوڕێیەکی تر لە ئەوروپا لە هەر وڵاتێکی ئەمریکا هاوڕێیەکی تر لە ئێران لە تورکیا لە بەشە کوردیەکەی کوردستان کتێبە تازەکەیمان پێ بناسێنێ با ئاگامان لە یەک بێ جارێکی تر لە بواری ڕۆشنبیری سینەمایی لێ کتێب بگەین هاوکاری یەکتر بین من بەش بە حاڵی خۆم دەمەوێت ئەو مژرەیە بدەم بۆ ئەم ساڵیش نزیک ئەبینەوە لە چاپکردنی 20 کتێب و هەر بەو بۆنەیەشەوە من کتێبی ساڵی 21 و 22 ئەم ساڵیش کە دەکاتە 23 ئەوە نزیکەی 40 کتێب قەرزاری کاکسەرکەوتم بۆ پلاتفۆرمی فیلمسازان کە ئەتوانرێت لینکێک بکرێتەوە بە ناوی کتێبخانەی پلاتفۆرمی فیلمسازان بۆ نمونە بۆیە من بەلامەوە زۆر گرینگە بەڕاستی کتێب پەرتووک یەکجار گرینگە ئێمە بەداخەوە لە مێژووی ئەم 100 و چارێگەی سینەما ڕەنگە 50 کتێبمان نەبێت کە ئەمە بۆ خۆی کارەساتە ئەمە بێ مێژوو جارێکی تر بخوێنینەوە بە زمانی کوردی بۆیە کاتان ناگرم لەوە زیاتر زۆر سوپاستان ئەەکەم خۆشحاڵم من زۆر من ئەتوانم لەو لینکەدا هاوکار بم و کتێبخانەی پلاتفۆرمی فیلمسازان دەوڵەمەندتریش ببێت هیوادارم ئەم پێشنیارش لێی ورد ببنەوە لێ بکۆڵنەوە بزانین ئەکرێت خوێندنەوەی کتێبی سینەمایی لە پلاتفۆرمان جێبەجێ بکرێ یاننا زۆر سپاسدانەکەم کاکاوار بەڵام ئەگەر پرسیارێک کەم ینی بە باوەڕی ئێوە فیلمسازان پێویست بووە توانی 3 ساڵ بەردەوام بێت ینی دەتوانی بۆچوونی خۆت لەبارەی ئەوە بە ئێمە بڵێ من هیوادارم تەمەنی هەمووتان بە تایبەتی کاکسەرکەوت بەقەت تەمەنی نوح بێت دڵنیام لەم 3 ساڵەدا هەوڵ و هیمەتی کاکسەرکەوت ئەتوانم بە ئەمانەتەوە بڵێم 199 ینی ئەو ئەم پلاتفۆرمەی گڕوتینی داوەتێ و ئێمە و هاوڕێیانی تریش هەرکەس بە پێی توانای خۆی هاوکار بووە لە بەشداریکردن بۆیە دەستخۆشی لە یەکەم و منیش وەکو کاگالانیش باسی کرد ئەمە بەڕاستی کۆلێژی سێەمە ئەگەر باسی باشوور بکەین کە 2 بەشی فیلمسازی هەیە من ئاگادارم ئەو چەندێک هەوڵەدات بۆ ئەکادمیاکە ئاگادارم کە زۆر هەوڵەداوە بەداخەوە کە زۆر تەنیایە ئومێ دەکەم کە ینی بە هەر جۆرێک بێت هەمومان بتوانین هاوکار بین بۆ ئەوەی چونکە ئەم پرۆژەیەکی بەڕاستی مەزنە بەڵێ کاکاوار هەر وەک لە قسەکانی خۆتان کە فەرموویتان کتێبخانەی بەداخەوە کە سەرچاوەی کوردیمان زۆر کەمە لە بواری فیلمسازی ئێمە لە باشوور دەتوانین بڵێن ئایا ینی هەر ئەوە بکەین بەپرسێ ئایا فیلمسازان ڕۆڵێکی وای بینیوە کە مەسەلا فێرخوازانیان ئەو کەسانی کە دەیانەوێت بێنە دنیای سینەماوە هێشتان کە نەژهات بێتن
یان بۆ فیلمسازانیش بەگشتی ڕۆڵی ینی وەکو سەرچاوەیەک توانیوێتی ئەو ڕۆڵە یان کلێنێک پڕکاتۆ لە نەبوونی ئەو سەرچاوانە؟ پرسیارەکە زۆر جوانە، زۆر گرینگە. من کاتی خۆش بەڕاستی پێشنیارم کرد، بەڵام دیارە گرفتی سەرەکی لای ئێمە ئیمکانیاتی ماڵیە، ئەژینا وزە و تواناکان زۆرن. ئێستا ئەوەی کە لە فیلم سازانە لە ماوەی ئەم 3 ساڵە هاتۆتە پێش، من دڵنیام ئەگەر لەم ساڵیشەوە دەست پێ بکرێت، لە ساڵی 4ەمیەوە دەست پێ بکرێت، پێم وایە گۆڤارێکی ئەلکترۆنی بۆ هەر ژمارەیەک چەند بابەتێکی نێو ئەو وانانەی لە پلاتفۆرمی فیلم سازان پێشکەش کراوە دەتوانرێت هەر جارەی 8 بابەت بۆ نمونە یان کەمتر زیاتر ئەم وانانە با بڵێین بنووسرێنەوە بۆ بەشداربووەکان بنێردرێتەوە بۆی پێداچوونەوەی خۆشی بۆ بکات. من ناوێرم ئەو داوایە بکەم بڵێم با هەر کەس بابەتەکەی خۆی بنووسێتەوە، چونکە بەداخەوە کات زۆر بەمان کێشەی کاتمان هەیە. ئەژینا من بەش بە حاڵی خۆم ڕەنگە بتوانم ئەو بەڵێنە بدەم و ئومێ دەکەم هەر کەسێکیش بەڵێن بدات کە بابەتەکەی خۆی کە تۆمار کراو لە پلاتفۆرم هەیە و هەر کەسێکیش لای خۆمان هەمانە بێنین بینوسینەوە و تایپیکەین بە جوانی و لە چوارچەوەی گۆڤارێک وەرزنامەیەکی پلاتفۆرمی فیلم سازان دیزاین بکرێت. ئەگەر 200 لاپەڕە دەرەچە هەرچەندێکە ئەلکترۆنی جارێکی تر هەر لەو پلاتفۆرمەدا بندرێت، من دڵنیام سوودی لێوەرەگیرێت، ئەو کاتە باشتر سوودی لێوەرەگیرێت چونکە نووسراوە سەرچاوی دەتیایەتی ئاسانتر ئەگاتە هەموو خوێندکارەکان و قوتابیانی بەشی فیلمسازی، تەنانەت ئەوانەی لە ماستەر و دکتۆراش ئەخوێنن ئەتوانن سوودی لێوەربگرن وەکو سەرچاوە بەکاری بێنن و ئەو کاتە ئەو گۆڤارەش وەک گۆڤارێکی ئەلکترۆنی تایبەتمەند بە سینەما ڕەنگە هەوڵ و هیمەتی زانستی و ئەکادیمیانەی چڕوپڕتر بکرێتەوە لەلایەن زانکۆکانی کوردستان و دنیاشەوە دانی پێدا بندرێ وەک گۆڤارێکی زانستی تایبەتمەند بە سینەما. بۆیە بۆ ئەوەی ئەم هەموو وانانەی لە ماوەی 3 ساڵدا پێشکەش کراون هەر لە چوارچێوەی موڤ و ڤۆیس نەمێنێتەوە، ئەو پێشنیارەژەکەم لە پاڵ کتێبخانەکە بۆ ئەوەی گۆڤارێکی لانی کەم ئەگەر 4 مانگ جارێکیش بێ وەرزی 3 مانگ جارێکیش بێ زۆر گرنگە. من ئێستا ئەو ئیمکانیاتم نییە لە ناو قەیران ئەمەژینا بەڵێن بێت بۆ ئەو کاتیش من ئەتوانم دیزاینیش هاوکار بم، ینی ناترسم بۆ ئەو ئیشانە و پشتیوانیکردنی ئێوە و کاک سەرکەوت و پلاتفۆرمیش بە ئەرکی سەرشانی خۆمەزانم. زۆر سپاس. کاک هاوار دەتوانی ینی لەسەر ئەو بابەتی ئێوە باستان کرد کە نووسینەوە هەر کەسێک کە بەرنامەیەک یاوانەیەک پێشکەش دەکا بابەتەکەی خۆی بنووسێتەوە. یعنی من ئەگەر وەکو خۆم ینی وەکو پێژنارێکیش دەتوانین بڵێن پێشتر دەکرێت ئەو کەسەی کە بڕیارە وانەیەک پێشکەشکات لە فیلم سازان حازری خۆی بکار، ینی ئامادەکاری خۆی بە تەواوی بکە، سەرچاوی بەکارهێنابێ، بینووسی بێتەوە، ینی بابەتەکانی یان دیراسی تەواوی ئەو بابەتەی کردبێت. چونکو ینی ئەگەر ینی هاوڕێیانی ژۆکوینێک لێمان قبولکەن، ینی جار هەیە مەسەلەن کەسێکە کەوانە پێشکەش کردووە زۆر ئامادەکاری نەکردووە، ئیتر ئەمە ناڵێن لە ئەوە خوانەخواسە لەکەم توانایی ئەوە بێ ڕەنگە دەرفەتی نەبوو بێ ڕەنگە هۆکارێکی خۆی هەیە، بەڵام ئەنی کاتێک کەسێک کەوانەیەک پێشکەش دەکە کە پێشتر شتەکانی خۆی نووسی بێتەوە حازری کردبێ، بێگومان ئەو کاتە ئامادەشە بۆ ئەو پێشنیاری کە ئێوە پتانیانی هەم لێ کادە هەردوو ئیشەکەی خۆی کردووە و کاتە باشتریش دەبێت. زۆر سپاس کاک هاوار، ئەرکتان کێشا، زۆر سپاس بۆ ئەو ڕحێتی کە
لە ئێوەدا هەیە بۆی کە هاوکاری فیلمسازان بی کە خۆشتان لە لای خۆتانەوە ینی پێویست ناکە ئێمە لێرە باسی بکەین کە چ ڕۆڵێکتان هەبووە یان ئێمەتی بڵێن خۆتان پێناسی خۆتان کردو و دەستان خۆش بێ و هەر سەرکەوتوو بن ئەگەر شتێکی کەتان مابێت زۆر زۆر سپاس بۆ ئێوە و دەستان خۆش بێت هەر شاد و سەرکەوتوو بن سەرکەوتن بۆ ئێوەش کاتێک خۆش خاتان لەگەڵ بەڵێ سە کاگاسۆ وابزانم هاتوتەوە فەرمون کاگاسۆ بەخێر بێن وڵڵهی دیسان دەنگ نییە نەزانم مشکلەکە چیانێ حتمما کاگاسۆ بۆ مایک بەکارنانی هێنا هێدفۆن بەکارنانی بزانین تلێجان کێشە نییە بزانین کاکاسۆ تۆزی چکە خۆم بە تەلەفۆن لەگەڵ یا قساکەم بەڵام کاک حەمەسوار عەزیزمان لەگەڵا بێت ێستا با تەلەفۆنێکی بۆ بکەم ئەویش هەوڵیدا بێتە ناوە ئازیزان دۆستان بمان بەخشن ئیتر دەرامەتی ئەمارە ئەوە نێ ناتوانین نازانم لەوەیە تەلەڤزۆنەکانشم کێشەیان هەبێت نازانم خەتاکە لای ئێمەیە چۆنە چی بۆ وا نەمانتوانیوە دەنگ و ڕنگ بە جوانی بگات بابزانم کاک ئێستا شەر کاکاسۆ بزانێ سە کاکاسۆ دەنگی هەیە کا حەمەسوارجان ئەم کاتەوە باش بزانین کاکاسۆ دەنگی هەیە کاک حەمەسوارجان یەک دەقەیەک بزانم کاکاسۆ دەنگ نییە دەی تەلەفۆنت بۆکەم کا حەمەسوارجان ئەوە ترێخان لەگەڵتایە سڵاو ڕێز ئێوارەتان باش کاک حەمەسوار زۆر سپاس بەخێر بێن بۆ فیلمسازان زۆر سپاس بۆ بەشداریتان لە سێمین ساڵەگەڕی فیلمسازاندا دەتانێت چیمان پێ بڵێن ببورن نازانم تم بەخێر بێن بۆ فیلمسازان و زۆر سپاس بۆی کە بەشداریتان کرد لەگەڵمان دەتانەوێت لە سێمین ساڵەگەڕی فیلمسازاندا چیمان پێ بڵێن چیت هەیە بۆ فیلمسازان سەرەتا ڕێز و خۆشەویستیم بۆ هاوڕێیان هەموو عەزیزانی ئەم پەیجا بە تایبەتی کاک سەرکەوتوو بەڕێزت کە ئەرکۆماندبوونێکی زۆرە کێشن لە بەڕێوەبردننی ئەم ئەکاونتەوە بەردەوامبوونی کارێکی بەڕاستی زۆر زۆر گرنگە کارێکی گەورەیە ئێوە دەیکەن یانی کاتێکی زۆرتان بەم ئەکاونتە بەخشیوە و مهمەیەکی گەورە ینی ششگەورتان خستۆتە سەر شانتان کە ئاسان نییە تۆ بۆ ماوەی 3 ساڵ بەبێ هیچ پشتیوانیەک بەردەوام هەموو هەفتەیەک وانەیەکی هونەری پتە و لە بواری فیلمسازی پێشکەش بکەن ئەمە بەڕاستی مای خۆشحاڵیە جێگەی خۆشحاڵی هەمومان لەم فێرگەیەوە زۆر شت فێر بووین بەڕاستی من بۆ خۆم لە زۆرینەی وانەکان شتی زۆر فێر بووم ئەی زۆر باشە بزانم دەنگی پچڕە کاک حەمەسوارجان دەنگ پچڕە یا هەر خۆی دەنگی پچڕە کا حەمەسوار بەڵێ دەنگ نەپچڕە بەڵێ بەڕای من ئەو پرەنسیبی ڕاو ڕای جیاواز کە بتوانین بە جیاوازیەوە یەکتری قبولکەین بە جیاوازیەوە قسە لەگەڵ یەکتری بکەین و ڕاو بۆچونەکانمان دەربڕین بە تایبەتی کاک سەرکەوت کە بەشێکی بۆ پرۆسەی ڕەخنە کردوێتەوە ئەمە زۆر کاریگەرە بەڕاستی چکە تایەکە لە وڵاتی ئێمە نەک تەنها لە بواری هونەر و لە بواری ئەدەب و لە بواری هەموو بوارەکان پرۆسەی ڕەخنە پرۆسەیەکی زۆر زۆر نەئامادەیە پرۆسەیەکی زۆر پرکێشەیە هەر گوێستەی توانێت کاریگەری خۆی ببینێ
بۆیە ئەم دەواازەیە کردنەوە بۆ ئەوەی کە ئێمە جێکتری بگرین جیاوازەکان قبول بکەین و ڕای جیاوازمان لەسەر بەرهەمی یەکتری هەبی و بتوانین ئەو ڕایانە وەکو ڕای دەرەوەی خۆمان قبول بکەین و لێ بڕوانین یعنی سەردایکی زۆر زۆر گرنگە نەکتەن ئەڕنگدانەوەی بەسەرباری فیلمسازی و بوارەکانی بەڵکو بەپای من مەختەرە بەسەرباری کۆمەلگاشتەوە دەبێت چونکە پرەنسیبی شانۆ پرەنسیبی سینەما پرەنسیبی هونەر ئەوەیە کە کار لەسەر جیاوازیەکان بکرێت وێنە گەورەکە لە کۆمەڵە گرنگی جیاوات پێک دێ کە فیلمسازان هەوڵی داوە ئەم جیاوازیە بە بێلایەنی بگوازێتەوە بۆ بینەر بۆ بیسەر بۆ ئەوانێک کە متابعە ئەم ئەکاونتە دەکەن بۆ خوێنەر بۆی ئیتر بگەین ئەو قۆناغی کە یەکلایەنە سەیری شتەکان نەکەین هەر پرسێک هەر چەمچێک هەر پرەنسیبێک کۆمەڵێک دید و ڕوانگەی هەیە بتوانین هەمومان بێکەوە لە ڕوانگە جیاوازەکانەوە ئەم پرەنسیبە ئەم شوێنە ببینین ئەمە بەڕای من گرنگترین ئامانجەکانی ئەم ئەکاونتەیە خۆشحاڵی شو توانیوێتی بەشێکی زۆری ئەم ئامانجە بپێچێ ئەوە تاین ئێمە مەسەلەن سەر حەڵقەیەکمان پێت بەتابەت کارەکان هاتن هات و بە ڕستی فراوانیەوە قسەکانیان وەردەگرت ڕای بۆ چونە جیاوازەکانیان وەردەگرت ئەمە خۆی لە خۆیدا سەرکەوتنێکی گەورەیە ئەم ئەکاونتە ئەم پیجە ئەم دەواازە گرنگە توانی تۆماری بکات بۆیە ئەم سەرکەوتنە بۆ کار سەرکەوت بۆ جەناب و بۆ ئێمە هەمومان دەگەڕێتەوە کە ئیتر توانیمان پرەنسیبێک دابنین بە جیاوازیەوە دیالۆگ بکەین جوێ لە ڕایەکتر بگرین ڕەخنە لە یەکتری بگرین بێ ئەوە یەکتری بریندار بکەین بێ ئەوە یەکتری بسڕینەوە بێ ئەوەی مافی یەکتری لە جیاوازبوون پێشێر بکەین پێم وایە کار سەرکەوت و ئەم ئەکاونتە گەورەیە لەمەدا زۆر کارێکی گەورەیان کردەوە من دەست خۆشتان لێ دەکەم نامێت کاتتان زۆر بگرم تاکیدم خەڵکی زۆر بەسەر هێڵە و دێوە قسەبوونەوە بۆ هیوادارم بەردەوام بن و ئێمەش لە خزمەتین خۆشحاڵیشم من کە ئەرکێکی بچووکم لەم ئەکاونتە هەبووە لەم پیدا بووە توانیمەت بە گەورەی خۆتان مەسا منتان بیر بووە کە ڕۆژدار بم لەم پرۆسەیە تکا دەکەم ئەوە فیلمسازان ئی هەمووان و بۆ هەمووانە ینی هەر کەسێک بە هەر گوێرەی توانای خۆی یارمەتی بکە ئێمە مەمنون و سپاسگوزارین ئەی دەتوانی کاک عەفو کاک حەمەسوار ئەگەر پێمان بڵێ فیلمسازان لە چ ئاستێکدا دەبینیەوە لە ڕاستیدا من ناتوانم مەثڵەن تەقینی ئەو ئەکاونتە بکەم ڕەنگە لەمەدا ئیشی من نەبێ بەڵام وەکوتم ئێمە کاتی هەنگاوێک لەسەر ڕێگە ڕاستەکە دەڕۆیت هەنگاوێکمان بڕیوە لە ڕێگە ڕاستەکە کەواتە ئێمە دڵنیان کە ئیتر لەسەر ڕێگە ڕاستەکەین گرنگەوەی ئەم ینی ڕەندی ئەم ئەکاونت و ئەم دەواازە گەورەیە ئەم شوێنە گەورەیە ئەم 3 ساڵەیە بە هەدەر نەچوو ئەوە تا بەردەوامی هەیە ئەوە تا بینەرێکی یەکجار زۆری هەیە ئەوە تا خەڵکێکی زۆر ئامادەیە قسەی تیاکە بەشداری تیاکە ینی وەکو پرۆسەیەکی بەردەوام ئەم بەردەوامیە خۆی یەک دەلالەتی هەیە کە سەرکەوتنی ئەم ئەکاونت سەرکەوتنی ئەم شوێنەیە لەبەرەوەی ئەگەر ئەم شوێنە یعنی هیوای سەرکەوتنی تیانە بووە و دەلالت سەرکەوتنی تیانە بێ ئەم بەردەوامی هەرگیز نابوو پاش ماوەیە کە بۆ کارسەرکەم شوێ بەتاقەتە و هەمومان لێ بەتاقەتە بووین وەکو زۆر پرۆسەی ترکە لەم وڵاتەدا بەقەڵمی گەورەوە لەدایک دەبن بەڵام بەداخەوە پاش ماوەیەک لەبەرەی بنیادی بەردەوام بوونی نییە زوو لە بارەسێ بەڵام کاکەوت بە عەقڵێکی گەورەوە لەگەڵ جەنابتان بە ئیدارەیەکی زۆر بێلایەنانە زۆر پرۆفیشناڵانە زۆر زانستیانە ئیدارەیەکی زۆر باشی ئەم شوێنەکە بۆ ئەوەی هەموو دەنگەکان هەموو ڕەنگەکان بە جیاوازی بریکردنەوەکان لەو سەرەوە تا ئەم سەر لێ شوێنیان بێتەوە هەمومان بێکەوە بتوان لێوێ دیالۆگ بکەین معرفەی نوێ بەر معرفەی نوێ بکەوین بەر قسەی نوێ بکەوین ئەمە خۆی لەخۆدا ئەم 3 ساڵە يعني هێما و دەلالەتی سەرکەوتنی ئەم ئەکاونتێ دەرکەوتنی ئەم شوێنەیە بە دڵنیام لە ساڵی داهاتووشدا زیاتر بەرەو پێش دەچی و خەریکە ئەم ئەکاونتە بێتە مەرجەعێکی گەورە بۆ هەمومان ئەگەڕێینەوە سەری بۆ زۆر بواری زانستی کە پێم وایە هەمومان سودمەند بووین لەوەش گەورەتر کە ئێمە لە خەڵک لە ڕۆژهەڵات و لە باکوور و لە پارچەکانی تری کوردستان لە شوێنە دوورەکان کە ڕەنگە بە هیچ شێوەیەک بەریان نەکەوتبووین و بەر معرفەیان نەکەوتبووین ئەم ئەکاونتە دەواازەیەکی ڕەخسان کە هەمومان یەکتری ببینین بەر یەکتری بکەوین بەر ئەم معرفەیە بکەوین کە خەڵکی تر هەیەی و ئێمەش لەڕێ ئەم ئەکاونتەوە سوودی لێ ببینن بۆ دەست خۆشتان لێ دەکەم
ما ئەم پرۆسە بەردەوام بێ و زیاتریش من وەکو ڕەخنەگرێکمان پێشنیار دەکەم ڕەخنەوە چونکە ئەبێ ڕەخنە بەڕاستی بنیادی پێشکەوتنی هەر پرۆسەیەکی سینەما ئەچێتە پێشەوە، دراما ئەچێتە پێشەوە، شانۆ ئەچێتە پێشەوە و کۆمەلگا فێری ئەوە بێ لەوەی ڕەنجیە نەجاتی بێ بە فەرەڕەنجیەوە دەرکەوین، بە فەرەڕەنجیەوە دیالۆگ بکەین، بە جیاوازیەوە دیالۆگ بکەین و یەکتری قبول بکەین. دەستخۆشیتان لێ دەکەم. زۆر سپاس، دەستخۆشی بۆ ئێوەش، زۆر سپاس، زۆر سپاس بۆ بەشداریتان. کاتێکی خۆش، ئێوارەتان باش. ڕەنگە لە ئەمریکا بەس شێوێکی خۆش بۆ ئەوانەی کە لایەنشەوە. زۆر سپاس، کاتێکی خۆش. وڵی ماوەسا سەرکەوتەیەک لە قسەکانی کاک حەمەسوار شتێکی وەبیرهێنامەوەکە فیلمسازان دەوڵەتی کوردستانی دروست کردو لە بواری معنەویدا، ینی هەر بە کوردستانی سووریشەوە باڵێ هەر 5 پارتەکەی یەک خستۆتەوە. ئەمە فیلمسازمان هەیە لە ڕۆژ هەڵاتەوە بەشداری دەکات کە ئێستا ڕۆژ هەڵات لە سەر هەڵدانێکی بێوێنەدایە لە باکووری کوردستان، لە ڕۆژاوای کوردستان، لە کوردستانی سوور، بێگومان کە لە باشووری کوردستانیش ئەوە بۆ خۆی ینی مانادار و گرنگە ینی هەر یەکێک لە نیشانەکانی سەرکەوتنی ئەم پلاتفۆرمە ئەوەیە، بەڕاستی جێگەی چانازیە. من حەزەکەم ئەگەر کاگاسۆ گوێی لێمە تۆزێکیکە تەلەفۆنی بۆکەم، حەزەکەم ئەو پێشنیارانەی کە برادران کردوبیان تۆزێک بەسەریا بچمەوە باسی بکەم. بەڵام لێرە لۆن سانۆڤە ئەگەر خانمە، ئەگەر برایەکی ئازیز، ئەگەر خوشکێکی ئازیز، ئەگە برایەکی ئازیزە نازانم، خۆشحاڵمەوە چەند جارێک کاتان بینم هاوکارمانن، یعنی لەگەڵمانن لە بەرنامەکەیان، ئەمەیان زۆر زۆرجێ خۆشحاڵیە. بەڕێز ئێمە پار ڤیددیۆمان ئامادە کرد، هەرو پێشنیاری کە بەڕێستان ئێستا کردت ڤیددیۆمان ئامادە کرد، لەگەڵ ڤیددیۆکانیش هەنێ لە برادران هاتنە سەر خەت، هاتن بەشداریان کرد، پرۆسەکەمان بینی زۆر جوان بوو. ئیتر من ئەمساڵ وامدانا بوو لە جیاتی ڤیددیۆ با ئەو ئازیزانە خۆیان بێن، ئیتر کە ئێستا ڕێک نەکەوت یان با بڵێن کێشەی تەکنیکی لە لای خۆیان هەیە، داخل نابن، چۆن نابێت، چییە بێت، چی نابێت، لای منەوەیە نازانم شتەکان چۆنە. زۆربەی جار ئەم ئیشی لایڤەوانەی کە زیندین یەکسەرین تووشی ئەم کێشانە ئەبین. ئیتر کێشەکان چۆن دێت، چۆنە بێت، چونکە منیش خۆم بەتەنها ئێستا هەم سۆدیەکە بەڕێوامە، هەم پەیوەندیەکانەکەم و لەگەڵەوە شاوە لەگەڵتانم. اینجا بۆیە داوای لێبوردنەکەم ئەگەر کێشەکانەوە هەبێت. زۆر زۆر سپاس بۆ پیرۆزبایەکەی جەنابتان و سەبارەت بەوەشی کە با بڵێن پرسیارێکی کەت کردوواڵی بەداخەوە 3 ساڵ ماندوو بوون تەنیا 13 کەس لە لایڤەکەن، زۆر زۆر ئاساییە 13 کەس لێرە دەرەکەوێت، بەڵام ئێمە من ئێستا لە 27 جێگە شێرم کردووە، 27 گروپی کە اینجا لەوەیە لەو گروپانی کە خەڵک بیبینێت، بەڵام ئایا تا چەند ئەتوانێ لێرەوە دەرکەوێ نازانین، چونکە ئەمە بۆ هینی ئەمە بە ئەوەت بۆ ڕوونکەمەوە لۆن بەڕێز ئەوەکوتم نازانم، برای خوشکی نازانم، حەزمە کرد ئەسڵەن هەر بە دەنگ ئێستا گەر بتوێت تەلەفۆنکەین بە دەنگ بیتە ناوەوە بەشدار بیت. کۆشتی هەنار یا با بڵێن هەش دیوار ئەو ڕۆژێک کە تەواو بوو کە سەیرم کرد نزیکەی هەش دیوار 30,000 کەس ئەو شەوە بینیوێتی، بەڵام لای من لێرە کە دەرەکەوتم بینی 70 کەس بوو، ئەگەشتە 80 ئەگەشتە 70 دابەزی بۆ 60، بەڵام کە تەواو بوو ئەی 30,000 کەس سەیری کردووە، چونکە بۆ لەو گروپانی تر کە شێرمان کردووە لەوێشەوە بینیویانە. ئەوە لەوەیە کێشەکان ئاوها بێت، چونکە خەڵکەکە دابش بوون وەکو کاتی کرۆژناش نییە هەموو لە ماڵەوە بن، ئێستا خەڵک لە بازارە لە دەرەوەیە شەوە ئێستا ئەگەڕێن لە هەموو شارە کوردیەکان. ئیتر ئەوەیە مەسەلەکە. بەس خۆشحاڵم بەڕێستان لەگەڵمانن، دەستخۆشیتان لێکم.
سەبارەت بەو ترێجان سەبارەت بۆ چوونانە ئەوانەی کە کاک هاوار وتی ئەگەر بکرێن بە گۆڤار یا بە کتێب من ئەگەر بزانم فلیم سازانیان ڕۆژە لە ڕۆژان خۆم دەرامەتێکە بێت حەزەکەم کەسێک کە تااقەتی نووسینی هەبێت تەرخانی کەم لایف بە لایف وانە بەوانە بینووسێتەوە و بیکەین بە کتێب ئەمەم پێخۆشە ئەمە چەند جارێک ویستم بەڵام چی ئەمە ئەکات ئەو کەسی کە ئیکا ئەبێ کەم کەسەیە بەخۆبەخش و ئامادەیەی هەبێت اینجا بۆیە تۆزێ قورسە پێم وایە ناکرێت بەڵام ئەبێ کەسێک هەبێ موچەیەکی بۆ ببڕیتەوە یان بە با بڵێن گرێبەستێک ئەو ئیشەی پێ بسپێری و بیکات ئیتر ئەوە نازانم چێ ئیکات چۆن ئەکرێت چۆنە بێت ئەوەیان ئیشێکی کەیە سەبارەت بۆ کتێبانەی کتێبی ئەمریکی حتمما لە ئۆسترالیا شەیە کە تۆ لە ئۆسترالیایت ئێستا مەجێ خۆشحاڵیە ئازیزان تریفەخان بەیانی زوو سەعات 4 بەیانی هەستاوە و ئێستا لەگەڵمانایە لە ئۆسترالیا بەیانی زووە لەوێ ئێستا نازانم سەعات چەنە لای ئێوە ترێجەم 5 بەیانیە لای من وە 2 نیوەڕۆیە دوای نیوەڕۆیە ئەمە خۆشحاڵین هەمومان لێرە کۆبووینەتەوە سەبارەت بۆ کتێبانە بەڵێ لێرە ئێستا تیۆری تازە هەیە بۆ نمونە جۆرج کامبڵ هەیە کەسانی تر هەن کتێبیانەیە لەسەر بەشی فلیمسازی ئەمەیان مای خۆشحاڵی هیچێک لەوان هاوڕێ دێرینم هاوڕێ گەڕەکەم هاوڕێ ئازیزم کاک سەلاحی حەسەن پاڵەوان کتێبێکیانی وەرجێڕاوە ئێستا لە سینەمای ئەمریکیە ئیش لەسەر ئەوە ئەکرێ ینی من پێم خۆشەوانە بکرێ بەڵام ئەوە بە تەنها بە من ناکرێت چونکە ئیشەکانم زۆر لەسەر کەڵەکە بوو ئیشی ژیانی خۆشم هەیە و پرۆژەی تری خۆم هەیە ئەمانەشم هەیە بۆیە ناتوانم بڵێمەوە کە بەس ئەگەر کەسێک بیکات من خۆشحاڵم لێرەوە بیکەین و برادێکی کەمانەیە کاک ناوەکەین بیرچۆوە خالیدی حەمەلاو ئەوە بەنیازەوانەیەک بڵێتەوە لەسەر تازەترینە و هەنگاوانەی کە ئێستا لە بواری فلیمسازی لە ئەمریکایە کرێ و ئەویش شتێکی لەو بابەتەی هەیە پێشنیارێکی وە اینجا خۆشحاڵم یعنی گەرەو کەسانە بێنە پێشەوە سەبارەت بە فیستیڤالەکە وەکو کاکالان هەمووان وتی من پێم جوانە ئەگەر بۆم بکرێت ئەگەر بزانم کەسی کە شاوکارمە بێت ئیشی بۆ ئەەکەین بیری لێ ئەەکەینەوە ئەگەر بکرێ بۆمان بەڵام نازانم تا چەند سەرەگرێ تا چەند سەرکەوتووە بێ پێمانەکرێت ئەوە ئیشی بۆکەین چونکە من ئێستا ئازیزان دۆستان لە هەوڵی ئەوەشا بووم ئەم پێگەیە بکەم بە خوێندنێکی ئەنلاین بۆ هەموو مناڵانی کوردستان لە هەر 4 پارچە بە بڕوانامەی باوەڕپێکراوی ئەمریکی بەڵام کێشەکەم لە ڕووی هەموو بوارەکانی کەیم تەواو کردووە بەس کێشەکەی لەو بوارەیە ئێمە لە ڕووی بودجەوە مشکیلەمانە ئەو فێرخوازەی لە کوردستان ترێکجان تۆم ساڵی چەنددا یا بۆ 4 ساڵی کە زانکۆت تەواو کرد چەنددا چەندێ پارەت خەرج کرد بێگومان زۆر سەرف دەکرێت خاڵە بەتابێت کە چەندێکت بە زانکۆدا مەبەست وە پارەتاندایە بە خۆڕایی بوو ئەخر لەبەرەوەی ئەمن بەکالۆرۆسێکی کەم هەبوو خوێندنی دووەم جارم بوو بە پارە بوو بۆ من بەس بۆ فێرخوازی بەیانیانیش وابزانم کە دەرەجەیەکی مەحدودە کە لەو دەرەجەیە تێپەڕی دەبێ پارە بدەن بەداخەوە بەس چەندێ پارادن بۆ 4 ساڵ بۆ نمونە من لەبەر دەرەجە و ئەوانە کە بە ڕیزبەندی دەرەجە هەڵبەتە من ناڵێم لەبەرەوەی لە ئەوان باشتر بووم فیلمسازی تێدا لە هەمویان باشترە بەس لەبەرەوە ئەم ڕیزبەندی دەرەجەکانم یەکەم بوو نازانم داشکاندنم هەبوو بەس بۆ ئەوانی کە وابزانم 820,000 بووی ئێمە وابزانم چەند دۆلارەکە من ئەوە نازانم پارەی عراق ئێستای عراقی نازانم لەنەوە سواگەم نییە ئاخر بەخوا منیش بۆ بە دۆلاری ئێستا ئەو کاتە بیرم نییە بەس ینی مەبلەغێک دەدەن ینی ئەوەی گرنگە مەبلەغێکی زۆرە دەیدات بەڵێ من وەکو لە برادرانی تری شەرە و برادران کە لەگەڵ مابوون پرسیارم کردووە بڕەپارەکە ئەوە تەواو ناکات کە من بتوانم لێرە ئەو زانکۆیی بۆ دابنێم یعنی من پلانم بۆ داناوە لای خۆم هەموو پلان و پرۆژەکە هەیە
مامۆستای ئەمریکیش بێنم لەگەڵ مامۆستای کورد ینی مامۆستای ئەمریکی بێنم هەتا لە فیلمخوازی فیلمسازی گەورەی ئەمریکی بانگێشتکەم بێدوانە بوو بڵێتەوە وەکو هەیە لە زانکۆکانی ئێرەیە ئەوەش لە پرۆژەکەمایە پرۆژەکە ئامادەیە بەڵام ئەگەر ئەو پرۆژەیە بکەم و پارەکە ئەوە نەبێت و زۆر بێ بۆ فێرخوازێکی کوردستان ئەلبەتە زانکۆکا بێتە مشکیلەیە خوێندنەکە بێ بە مشکیلە بەڕێوە ناچێت پەچی ئەکەوێ ناڕواتە سەر اینجا ئازیزان ئەمە مەسەلە ئەوە نییە من وەکو بزنسێک سەیریکەم ئەگەر وەکو بزنس سەیریکەم حەقی خۆمە بەڵام لێرە لە وڵاتە من ئەبێ باج بم کە ئەوە بکەم ئەبێ باج بم لەم وڵاتە بە ڕسمیاتێکی کە بە کۆمەڵی ڕێوشێنی کە سەیری ئەو ئیشاکەن بۆیە بۆ من زۆر قورسەکەوی اینجا ئێستا لەوەیان بزانم تا چە نەتوانم ئەو کێشەیە چارەسەرکەم و بۆ فێرخوازی کوردستانش ببێت و بۆ هەر چوار پارچەکەش و هەتا پرۆگرامەکەم وا داڕشتووە ئەو کەسەی کە حەزی لە بواری فیلمسازیە ئەگەر هیچ بڕوانامەیەکی نەبێ بەس بڕوانامەی شەشی سەرەتایی هەبێت بێت ئێمە سەیری توانایەکەین کۆمەڵێ دەورەی پێبینین کۆمەڵێ شتیکەی پێەکەین ئامادەی ئەەکەین بۆ ئەوەی بڕاتە قۆناغێکیکەی خوێندن شرد نییە با بڵێن کۆلیژ بێت با بڵێن ببێ بە ناوەندی با بڵێن ناوەندیە خوێنێ لە بواری فیلمسازی دوایە چێتە ئامادەی لە بواری فیلمسازی بەو ڕێچکەی کە لە کوردستانە ئەڕواتە ئاگاتە زانکۆ و دوای زانکۆ بۆ ماستەر نامە و دوایش بۆ دکتۆرا یعنی ئەمانە پلانانم هەمووی داڕشتو هەمووی لە پرۆژەکەما هەیە بەڵام لەگەڵ ئەوەشە لەگەڵ با بڵێن پەروەردەی باڵای ئەمریکاشە قسەم کردووە و ئیشەکە پرۆژەکەم لە بەردەستیانە هەیە بەس ئەم کێشەیەم لە بودجەیە چەند من داوا لە فێرخوازێکی کورد بکەم و چۆن مامۆستا بە چەند بێنم ئەخر مامۆستایەک دێوانە ئاڵێتەوە پاری ئەوێ پاری زۆر خەیاڵیە ئەی چەند بۆ ئێمە ئەتوانین من بە پاری ئەو فێرخوازە و مامۆستایە بێنم ئەمانە هەمووی کۆمەڵێ حساب و کێشن لەوەی بواری بەڕێوەبردن لە وڵاتە ئەوان بزانن ئەم کێشانە چۆنە بەو هیوایە گەرە کێشەیە چارەسەرکەم و پرۆژەیەشمانەیە نازانم شتیکەی کە چی بوو خۆشحاڵ بووم فەرموو ڕووناخان نووسینێکی توانی بیخوێنیتەوە ئەمە ڕووناخان بەڵێ ڕووناخان بەنای ئارتین بێوار نووسیەتی سڵاو ڕێزم بۆ ئێوەی بەڕێز پیرۆزباییتان لێەکەم و زۆر حەزم ئەکرد بەشدار بوومە بەڵام لەبەر ئەوەی تەندروستیم باش نییە تەنها چەبکە گوڵی ڕێز و خۆشەویستیم پێشکەش بە ئێوەی ئازیز بە تایبەت کاک سەرکەوت سپاس بۆ ئەو هەوڵ و ماندووبوونتان و بۆ هەموو ئەو بەڕێزانی کە بەشدار بوون وانیان پێشکەش کردوون ماندووبوونتان جێگای شانازیە هەر بمێن و سەرکەوتوو بن دووبارە لە کەم و کورتی بمبورە کاک سەرکەوتگیان وەکوتم بەهۆی ڕووداوێکی نەخوازراوە ناساغم حەزم دەکرد جوانتر لەم یادە پیرۆزە بەشدار بم لەگەڵتاندا زۆر سپاس ڕووناخان پاریش بەشدار بووی و بە بیرما داوامان کرد کە پەیامێکی ڤیدیۆییمان بۆ بنێری کە پەیامێکی جوانتان بۆ ناردین دەستان خۆش بێ و بە هیوای ساغی و سەلامەتی دەرباز بێ سەلامەت بن زۆر زۆر سپاس دەکەم ڕووناخان ئەو هیوایەت بۆ خوازم کە تەندروستی بەردەوام باش بێت بەردەوام پشتیوانی برای خۆت بیت لێرە تۆ گەورەت کردووم تۆ کەسێکی دێرینی دەمێکە یەکتریە ناسین و ئێستاش هەر لەگەڵمای هەر لەگەڵ لە پشتی برای خۆتی ئەوە جێی شانازیەکی زۆر زۆر گەورەیە بۆ من ترێجان کاکاسۆ بزانینم جارە چۆن ئەگەر نەبوو بە تەلەفۆن بە دەنگی لەگەڵ قساکەی دەتوانێت بە دەنگی ئەگەر نەبوو کاکاسۆم جارە دەنگت هەیە ئەم جارە چۆنن باشن سڵاو ڕێز بەخێر بێ ئەوار هاتمە دەرەوە لە داخەوتم زەم لە دەرەوە چۆنەوەزە دیارە ئیشی شوێنەکە بووە بەخێر بێن کێشەنیان زۆر زۆر سپاس فەرموون لە یادی 3 ساڵی ساڵوەگەڕی سینەما فیلمسازان چیتان هەیە ئۆمزانی پرسیارم لێکی وەڵ هەنجە چیم نەبێت ڕاستی 3 ساڵە پرۆژەیەکی جوانە پرۆژێکی باشە پرۆژێکی گرنگە
سێ ساڵە زۆرێک لە ئێمە متابعەیەکەین لە دەورین سەیرەکەین قسەی تیاکەین دەستخۆشیە نێرین هیوادارم بەردەوام بێ و هیوادارم هەرچێکمان پێکری ئەوەی لە دەوری ئەم پرۆژەیەن بتوانین بیکەین بۆی پرۆژەکە بەردەوام بێ ڕاستی مەدرسەیە محازاراتەکانی گرنگە زۆرشتی لێوە فێرە بین لێوەی فێر بووینە و بەردەوام ئەرشیفەکەی قەڵەباڵغە و پڕە و هەموو ئەو گەنجانەی ئێستایان لە ئایندەیە دێن ئیش لەسەر فیلم بکەن لە هەر بەشێک لە بەشەکانی فیلم بیانێ نزیک بنەوە بیانێ ئیشکەن خولیایان فیلمە ئەتوانن سوود لەم هەموو قسانە بکەن لەم هەموو محازەرەتانە لەم هەموو جەدەل و بەحث و مناقەشانە بکەن بۆیە دەستخۆشی لە هەموو ئەو هاوڕیانە ئەکەم کە لە پێشە هەواداری ئەم پرۆژەیەن ئەم پلتفۆرمان قسەی تیا ئەکەن قسەی لەسەرەکەن و لە سەروی هەمانەشەوە دەستخۆشی لەو کەسانە ئەکەم کە خەیاڵی پرۆژەکەیان داڕشت و کردیان بە واقع و ئێمەیان لێ خۆیانەوە نزیکردەوە لە پێش هەمووشا دەستخۆشی لە کات سەرکەوت و لە توێ ئەزیز و لە هەموو هاوڕیانەکەم پرۆژەکە من بخۆم هەر لە سەرەتای سەرتاوە لە کاتی کوڕەنەوە متابعە و بینەری بوومە و لەگەڵیا بوومە و پرۆژێکی جوانە خۆشمەوێت و ئێوەشم خۆشێ و سپاس زۆر سپاس یعنی کاتە پێتان وایە کە لە ئەمڕۆ سۆشیال میدیا ینی پانتایەکی فراوانی هەیە فیلمسازان لە نێو سۆشیال میدیای کوردی بتوانێت خزمەت بە فیلمسازی بکات دنیا ئێستا دنیایەکی جیاوازە لە چاو 10 ساڵ پێش ئێستاشەوە ینی هەر لە دووکارەوە تا ئێستا بازدانێکی گەورە دروست بووە لە پێشکەوتنی تەکنەلۆژیایە سۆشیال میدیا مرۆڤی داگیر کردووە دنیای پانتایی دنیای داگیر کردووە بۆیە تۆش ناکرێت لێی ڕابکە حتا بڵێ ئەوە نایم بەکاری نایەنم 2 مانگ دەیتەوە مانگێک دەیتەوە توزانم هەفتەیەک دابڕی چەند ڕۆژێک مەجبوری چونکی بەشێکە لە ژیانی کەسی هەموو کەسێک لە ئێمە بۆیە حتمما فیلمسازان و هەموو ئەو پەیجانی کە بە جۆرێک لە جۆرەکان لەم تیپەن لە خزمەتی خۆیان کردووە بەڵام فیلمسازان جیاوازتر بە چونکی ئێمە پێشتر پرۆژەیەمان نەبووە و پرۆژێکی تایبەت بووە و سوودمەند بووە و خۆش بووە کە ئێمە لە دەور خۆی کۆ کردوتوانێ متابعەمان کردو ینی زۆر دەرهێنەر و زۆر هونەرمەندی هەیە کە لە دوورەوە ناسیمانە فیلمسازان نزیکی خستەوە لێمان بەریان کەوتین بە قسەکانیان بە بینینیان بە محازەرەتەکانیان بێگومان سۆشیال میدیا ئەگەر لە چەند لایەکەوە یان لە چەند شوێن و کەلێنێکەوە هەندێک زەرمەندیتیا هەبیان نەگەتیفیتیا بێ بەڵام لە زۆر کەلێن و ڕێگای ترەوە پڕە لە پۆزەتیفی و ئەم پرۆژانش یەکێکە لە پرۆژە پۆزەتیفەکانی کە ئێمەی لە خۆی نزیک کردوتوانێ باشە زۆر سپاس بۆ بەژاریتان ئەگەر شتێکتان هەبێت من خۆشی و بەردەوامی ئێوە و بە ڕۆح و بەجان لە پشتم پرۆژەی و مەهەریشێک بە من بکرێ حتمما هاوکارم و هاوڕێ و دۆست و نزیکی پلتفۆرمی فیلمسازانم زۆر سپاس کاتێک خۆش کۆڵیشم نەدا بازم نەیەنا تا قسەم نەکرد ئەوە کۆڵ نەدا زۆر باشە زۆر مەمنون زۆر سپاس بۆ بەژاریتان خۆشحاڵ بووین کاتێک خۆش سەرچاوان مامۆستا سەرکەوت جان هەنێ لە برادرێک لێرە ڕۆزە تاتانی ڕۆزا بەڵێ من نایناسم تۆی ناسی ترێ بەڵێ هاوڕێمە بەڵێ ئەڵێ نووسین لە ئەم سەردەمەدا کەمە ڕوات زۆر کەم بەڵام ئەگەر بڕیار بە نووسینکردنتان دا من لە تایپا دەتوانم هاوکارتان بم زۆر سپاس ڕۆزاگیان زۆر سپاس ڕۆزاگیان من دوایی پەیوەندی پێواکەم ئەتوانی من فەیسبووکی تایبەتی خۆمەیە سەرکەوتارۆ ئەتوانی لەوێەوە پەیوەندیم پێوە بکەیت یان ئەگەر لەگەڵ ترێشابێ قسە لەسەر واکەین بزانین چیمان پێەکرێت بزانم تۆ چیت پێەکرێ و چۆن پلانێکی بۆ دابنین ئیش لەسەر ئەوە بکەین چونکە ئەوەیان ئەرچێکی زۆر گەورەی و من دەستخۆشی لەکەم زۆر سپاس دەکەم ڕۆزا کەسێکی هێژایە و زۆر بەتوانایە حەزەکەم ئەوە بڵێ مەوسا و بێگومان کە دەتوانێت هاوکارمان بێەوە بۆ خۆشی یەکێک لە خەونەکانی ئەوەیە کە لە داهاتوودا ببێ بە فیلمسازێکی بەتوانای بەناوبانگ با بڵێم ینی ئەو بۆی گرنگ نییە بەناوبانگ بێ بەس با من واڵێ ینی هەمومان خەونمانە
ڕۆزا خان و ترێجان و هەموو برادران منم ئەم بۆ چوونە ئاڵێم کلینت ئێستوت ئەکتەرێکی گەورەی جیهان بە با بڵێن هێمای کاوبۆی ناسراوە ئێستا ئەوە دەرهێنانەکات ئێستا وا بزانم ئەلەم ڕۆژانە تەمەنی گەشتە 92 یا 93 ساڵ ئەڵێ من بیر لە پیری ناکەمەوە بیر لە تەمەن ناکەمەوە بەقەد ئەوەی بیر لەوە ئەکەمەوە پرۆژەی داهاتوم چییە تا ئێستا خەریکی فیلم دروستکردنە هەر ئەڵێ ئەمەوێ خزمەتی گەورە بکەم ناوبانگم گەورەترکەم بووە بە سمبول بووە بە هێما بووە بە ڕەمز یعنی سینەمای ئەمریکی شانازیەکی زۆر گەورەی پێواکەن یعنی ئەمریکا بە ئایکۆن نازانم بڵم بەچی بە لۆگۆی ئەمریکای دانن کەچی هێشتا وا ئەڵێت اینجا ئەم تۆحا ئەگەر هەر هەمومان هەمان بێت قەیچێکە با ئیشی بۆ بکەین ئەگەر نەژبین بەس با ئیشی بۆ بکەین یعنی با ئێمە هەمومان هەوڵ دەین بگەینە ئەوەی دەرەجەی نمرەی 100 بێنین ئەگەر 50مان هێنا گرنگەوەی هەوڵماندا بە فەشەلی دامەنێن بۆ چوونێک حەزەکەم ئەمە هەموو بزانین گەلێ جارێمە ئەبیسمە خوێن مەواڵێن فڵانە دراما زۆر خراپ بوو دە لە ئەمریکا لەوەیە ترێکجان ماوەیەکی کە تۆ لە ئوسترالیای بیسیتەوە لە ئەمریکا ناڵێن دراما یا فلیم خراپ بوو نییە خراپ نییە بەس ئەڵێن ئەمە کێشەی هەبوو نەیتوانی بگاتە ئاستی خۆی کێشەکان چییە ئەگەڕێن بە دوای ئەوەیە شرۆڤاکەن بۆی بزانین کێشەکان چییە چۆن چارەسەر کرێت نییە ناوترێت فیلم خراپ بوو بەڵام ئەو فیلمە ئەبێتە هەنگاوێک بۆ فێرخوازان باوەڕتان نەبێ من لێرە مانگانە گەنگەشە لەسەر 4 فیلمەکەین 4 فیلمێنین گەنگەشەی لەسەرەکەین یەکێک لەو هەموو مانگە فیلمێکێنین ئەو فیلمەیەکە ئاست نەگەشتە هیچ ینی پارەی دەرنەهێنا یان لە ڕووی پارەوە زیانێکی گەورەی بەرکەوت ئەو فیلمایانین گەنگەشەی لەسەرەکەین ئەو شەوە و بۆ بینینی فیلمەکە و بۆ گەنگەشەی فیلمەکە لە هەموو شەوەکانی تر قەرەباڵخترە و بە گەرم و گورتر مناقەشەی لەسەرەکرێت مەڵسا سەرکەوتیانی دەتوانین ئەمە لێ هەر لەسەر ئەو گەنگەشەی فیلمە پێشنارێکی کە من وەک خۆم بیکەم یعنی مەسەلەن دەتوانین لە داهاتوودا بۆ نمونە هەندێک ئەو فیلمە گرنگەکانی دنیا هەیە مەسەلەن فیلمە بەناوبانگەکان ئەو فیلمانەی کە زیاتر لایەنی مرۆیەکی دازاڵە ئەوە ینی فیلمە جیهانیەکان نەک فیلمی کوردی مەبەستمە دەتوانین مەسەلەن پێشتر لینکی فیلمەکەدا بنین و ینی بیکەی بە بەرنامەیەک مەسەلەن لە پرۆژەی ئەو مانگەدا ئەگەر مانگی جارێکیش بێ ئەوە بکرێ مەسەلەن یان ینی بە گوێرەی ڕیزبەندی بەرنامەکان فیلمە جیهانیەکان ینی فیلمێک هەڵبژێری بهێنی و دواتر لینکەکەی دابنێن بۆی هەمووان بیبین و دواتر بێ گەنگەشەی ئەو فیلمە بکەی مەسەلەن شیکاری بکەی مەسەن لە ڕووی دەنگ ڕنگ زمانی سینەما لە فیلمدا چۆنێتی بەرهەمێنان و سیناریۆکی هەمووی دەتوانی بێنین ئەوە گفتوگوی لەسەر بکەین ئەوانە ڕەنگە یعنی بۆی فیلمسازی کوردی بتوان فیلمسازانی کورد بتوانن سوودی لێ ببینن بە تایبەتیش بۆ ئەوانەی کە سەرەتایانە ینی ئەو بە باوەڕی من گرنگە و نازانم تا چەند دەتوانین لە داهاتوودا ئەوە بکەین ترێجان کردومانە بەس فیلمی بێگانەمان نەکردووە بۆ فیلمی کوردی بەڵە بەڵێمە بەستم فیلمە جیهانیەکانە بەڵێ تا ئێستاوی کردومانە فیلمە کوردیەکانمان کردووە بەڵێ و ئێستاش زۆرە عنیەوەتان ئێستا لەم ڕۆژانە ئاگاداریان کردمەوە کە فیلمە تازەکەی کازم ئۆز بهێنی پەیوەندی بە کاکازمەوە کردووە کاکازم حەزەکە زیاتر خەڵک بیبینێت جارێ و لە سینەمادا بەڵێ نەکەین بەڵام بە نسبەت فیلمی بێگانەوە بۆ نمونە درامای پێستی شێر لەم ماوەیە سێرم کرد خەڵکی زۆر بینی بینی بوو دانیشتم بە تایبەت بۆی چونکە من
کاڵم نەمبینی بوو چونکە من ڕۆژانە شەوانە سەیری فیلمێکی ئەمریکی یەکەم چونکە لە ئەمریکا ژێم ئەمەیە سوود لە شێرە وەرگرم لەگەڵ هی ئێرەیە بگونجێم بزانم چییە فیلمێکی ئەمریکی کە سێرم کرد برد زۆر کەس بینی بووی وتم مادام زۆر کەس بینیوێتی و لینکەکەشی هەیە بە کوردی ئێمە ئیشی بۆکەین ێستا لەم لیستەی بێتەوە ئەمانەوێ گەنگەشە لەسەر فیلمی زنجیرە درامای پێستی شێر بکەین زۆر باش یانی دەتوانین ئەوە بخەینە بەرنامە سەر دراما بە فیلمە جیهانیەکان ینی فیلمەکانی وڵاتانی دەوروبەر ئەیکەین چونکە مەسەلا ئێمە دەبینین لە کەناڵەکانی ڕاگەیاندنی لە باشووری کوردستان بەداخەوە درامای تورکی پەخش دەکرێت و لەو درامایشدا دەبینی کە ئیهانە و سوکایەتی بە کورد دەکرێت ینی زۆر کورد وەکو قەومێکی پاشکەوتوو با بڵێن پیشان دەدرێت ینی زۆر نەچمەنە و تەفاسیلەوە ینی با ئێمە بە پێچەوانەکەی بکەین ینی بینی ئەو فیلم و درامانی کە لە دنیادا ینی لە هەنی مرۆیی تێیدا زاڵە و هەروەها لە ڕووی تەکنیک و سینەماشەوە سوودی هەیە بۆ فیلم سازان ئەوانە پێشکەش بکەین بۆ من پێم خۆشە ئەیکەین بۆیە ڕۆین زۆر باشە بۆ پێشنیارانەشم هەموو لای خۆم نووسیوە با بزانین بۆ چوونێکی کێ هەیە شتێکی چی ئەڵێ فەرموو بیخوێنەرەوە ئەوە ڕناکخانە دەڵێت ترێخانی ئازیز کاکسەرکردیان زۆر سپاس بە ئەوەی ئازی بە هیوای بۆ هیوای جوانتان هەر بژین کاکسەرکەوت یان هەمیشە برای ئازیز و گەورە و بەڕێزن لەلام ببورن لێرەدا جێتان دەهێڵم بە هیوام لە دواییدا لایڤەکە ببینمەوە سپاس کاتێک خۆش سەرکەوتو بن زۆر سپاس ڕۆناکخان کاتێک خۆش بۆ تۆ بە هیوای سەلامەتی هەرچی جوان بەڵێ لێرە لون بۆ چوونێکی هەیە لون سانۆڤا پلانی فیلمسازان بۆ ساڵی نوێ چییە؟ بەڕێز پێشنیاری تۆ چییە؟ حەزەکەم ئەگەر تۆ پێشنیارت هەیە ئەوە مەسنجەری خۆم هەیە با بڵێم نینی خۆم پەیوەندیم پێوە بکە پێم خۆشە کە چەند جارێکە بینم بۆ چوونی جوانت هەیە ترێخانیش وا بوو ترێخانیش هاتە ناو فیلم سازانەوە بۆ چوونیە بۆ حەزێکە برادران بێن گەرم و گوڕ بن ئەڤرین خان وا بوو برادرانی تروا بوون هەمومان بووین بە خاوەنی فیلم سازان تۆش هەر خاوەنی فیلم سازانی بە جۆرەوەی کە بەشداریت کردووە اینجا ئێستا پێم خۆشە تۆ ئەگەر بتانی وەرە پێم خۆشە با بزانین چی بکەین ئەگەر تۆ سبەی ڕۆژێ ئەم پێگەیت گرتە دەست من ئەدێمە پشتەوە لە پشتم هاوکارتم بەڵام وەرە تۆ بی بەبڕێەوە وەرە تۆ پێشنیارەکانت چییە بیڵێ هەوڵە دەین جێبەجێکەین شتی باشترکەین هەمومان با پێکەوە بیکەین چاوەڕێم جۆم لە دەنگت بێت وا باشتر نییە قوربانی بم چاوەکەم بزانین تابان خان چی هەڵێت تابان خانش بواە ئەمڕۆ بێت بەڵام سەرقاڵە فەرموو ترێژانەگەر بیخوێنیتم نووسیتی پیرۆزە تابان یاسین پیرۆزە بە هیوای بەردەوامی و سەرکەوتن لە سەرتاوە هاوسەفەرتان بووم زۆر شتی بە سوود فێر بووم زۆر سپاس پێمان خۆشەکە سوودی هەبووە بەڵێ تابان خان هەر لە سەرتاوە لەگەڵمانە بوو تا ئێستا شەیە بەڵام میتر زەمەنەکان فەرقەکە و کاتە کە کۆرۆنا بوو هەمومان لە ماڵەوە بووین قەتیس ما بووین ئیتر چاومان لە ئەو جیانە بوو چۆ زانیاریەکمان پێ ببەخشێت یا ئاسانکاریەکمان بۆ بکە ئەو کاتە هاوکارمان بوو لەگەڵمانە بوو کاک ئاسۆ پێشنیارێکی هەیە بەڵێ دەتوانن بیکەن بە 2 هەفتە جارێک لەوەی ئاسانتر بێ بۆ بەڕێوە بردن کاگاسۆ ئێمە دەمانێت زیاتر بێ کاگاسۆ داخوازی زیاتر هەیە من ئێستا ئەڵێم ئەگەر هەفتەی جارەکەش بێ هەر باشە بەس بتوانین بەڕێوەی برن بەڕیانی بەس بتوانین دانەبڕین و کێشەیەکی کەشێکا گاسۆکرد بێ بە 2 هەفتە جارێک لەوەیە هاوڕێیان لێمان سارد بنەوە لەگەڵمانە سارد بنەوە بەڵام با هەبێت بزانین تاکەی ئەتوانین لەکوێ من تااقەتم چوو
ترێخان بەڵکو بیبا بەڕێوە، کاگاسۆت و بەڵکو لونسانۆڤا بیبا بەڕێوە، کەسێکی کە ڕۆزاخان بێتە پێشەوە بەڕێوەی بەرێت. من لەگەڵتانم و پشتیوانتانم لەو کاتانەشە ئەگەر نەمتوانی، ئەگەر هەرژیانم بەجێ هێشت ئەوە شتێکی چاوەکەمی تر ژیان وایە. کاک عوسمان شارباژێری فەرموو بزانین. کاک عوسمانیش هاوڕێیەکی بەردەوامە، سڵاو ڕێزمان هەیە بۆی. زنجیرە درامای گەڕان بە دوای سێبەرەکاندا زنجیرێکی سەرکەوتوو ئومێدەوارم ئومێدم وایە شیکاریەکی زانستیانە بۆ بکەن لە ڕووی دەرهێنان و نواندن لۆکیشن و هەتا دوایی. کاک عوسمان جان بەو هیوایە، بەڵامی تر ئەبێ هێواش بۆی بڕێن بزانین یەکە بە یەکە دراما و فیلمەکان کامەی بۆمان نەکرێت لەوەیە بیکەینە لە لیستێکە کە ئێمە هەر لیستێکمان لە ماوەی 6 هەفتەیە بۆ 6 هەفتە دانین، ئەتوانین لە لیستێکە 2 جار شرۆڤەی فیلم و دراما بکەین. جارێ دراما بێت، جارێ فیلم بێت، ئەتوانین وای لێ بکەین. بەڵام با بزانین گەلێ جار لە زۆری هاوڕێیان کاتێک کە خشتەکان دانێم ئیتر پاش و پێشەکەوێ ئەم ناتوانانی ئەو دوایە خێنە و پێشەکەوێ ئەوانە شەبێت. ئیتر بزانین تا چەند پێمانەکرێ بەو هیوایی بتوانین بیکەین. کاک هۆمەر مەحەمەد. سڵاو ڕێز بۆ کاک هۆمەر کەوش هاوڕێی زانکۆ بوو لە بەشی فیلمسازی ئەو قۆناغێک پێش من بوو. سڵاو ڕێزم هەیە بۆی. سڵاو بۆ کاک سەرکەوتاروی ئازیز و ماڵە جوان و خنجیلانەکەی فیلمسازان. سڵاو بۆ کاک هۆمەریش عزیز. کاک هۆمەریش هاوڕێ هۆمەریش پشتیوانێکی گەرم و گوڕ و تەواوی من بوو. زۆر جار لە بۆ چوون و لە پرۆژەکانە پرسم بە کاک هۆمەر هاوڕێ هۆمەر کردووە کە تا تووشی هەڵە نەبم، تا شتێ نەکەم بزانم باشە خراپە چۆنە. هاوڕێ هۆمەر بۆ چوونی جوانی هەبوو، پشتیوانێکی گەرم و گوڕم بووە بەردەوام. جارێکی کە بزانین ئەڤرین خانەڵێ. ئەڤرین سڵاو ڕێز. ئەڤرین خان لای ئێمە نازە بوو. بەڵێ پیرۆزبایی یادی 3 ساڵەی ئەم ماڵەجان و پڕمەعریفەیە لە خۆمان ئەەکەم ئومێدەکەم لە ماڵە ئەم ماڵە ببێتە پێشەنگ بۆ ئارەزومەندانی فیلم و فیلمسازی. زۆر ببوورە خاڵۆگیان لەبەر هەندێک هۆکاری تایبەتی نەمتوانی ئامادەیم هەبێ و بۆ چوونی خۆمم هەبێ بەدەنگ و ڕنگ. سڵاو ڕێز ئەڤرین خان. زۆر ئاسانی ماز دەکەین. ئەتۆش هاوکار بووی بە گوێرەی توانای خۆت. چاوەکەمی هەر تۆش نا ئەڤرین جان، برادەرانی کەش هەنێ برادری کەش ئاگادارم کردنەوە ئێستا کاتی خوێندن بوو، کاتی امتحاناتەوە بزانام تاقیکردنەوەکانە، ئەنجا هەنێ فێرخواز نەیانتوانی، هەنێ لە مامۆستاکانش نەیانتوانی، ئەوی شەبوو. تابانخان ئەڵێ هەفتەی جارێک زۆر تابانخان دەڵێ هەفتەی جارێک زۆر باشە، بەڵام با فیلم ئەنەلایزکردن و وانە شرۆڤەکردن هەبێت وەکو بەرنامەیەکی تر لە ڕۆژێکی تر جگە لە یەکشەممان. ئێمە باسی شیکاریمان کرد بۆ فیلم، بەڵام نەمان کوتووەکە جگە لە ڕۆژی یەکشەممان کە لە داهاتوودا بخرێتە ناو بەرنامەکانەوە. تابان خانوا بزانم خۆت ئاگاد لێ بوو ماوەیەک مێزگردماندانە ڕۆژی چوارشەموان. هەنێک لەوە وا بزانم 2-3 مێزگردمان کرد لەسەر شرۆڤەی فیلمی زەرێ بوو. لەو کاتەیە کردمان، بەڵام ئێستا من چوارشەموان ناتوانم. چوارشەموان لە ئیشم چۆن بتوانم بیکەم، بۆیە ناتوانم ڕۆژێکی کە بکەم. ئەگەریم بێرەوی بیکەینە یەکشەم، بەڵام ئەو کاتە هەرە بێ یەکشەم بێت، یعنی هیچ ڕۆژێکی کە ناتوانم ڕۆژێکی کە ئەوێت. اینجا کاگاسۆ ئەوە تا جارێکی کە دووبارەیە کاتەوە ئەو پێشنیاری 2 هەفتە جارێکی کرد. ئەوەتانێ تابانخان پێشنیاریەکە لە هەفتەیەکە 2 جار. ئیشەکەمان لەسەر زۆر قورسە بیت، جا پێم وایە بە هەر جارێ
یەکشەمی هەموو یەکشەمێک فریا بکەوین هەر زۆر باشە. زۆر باش. لە کۆتایی وابزان کۆتایی پێبێنین گیان باشتر نییە؟ وڵی من یەک دوو پێشنیاری کەم هەیە ینی هەر هەمومانە ئەم فیلم سازان و ئەم پلاتفۆرمە بەڵام ینی لەبەرەوە ینی کە هەمومانە بەڵام بێگومان کە تۆ بەڕێوەبەر و ئیدارەی بەردەوامی ئەوە دەکەی ئێمە هەمومان سار دەبین ئیشمان هەیە نازانم چی بەڵام تۆ تا لە هەموو بارودۆخەکاندا هەر بەردەوامی بۆیە ینی دەتوانین ینی بۆ میوانەکانی کە داهاتوو ئەمە پێشنیار بکرێ یانیش لە کاتی پێشکەشکردندا مەسەلەن سەبارەت بە کۆمنت زۆر جار کەوانە بێژێ بابەتێک پێشکەش دەکا کۆمنت دەنووسرێ ڕەنگە ئەو کۆمنتی کە دەنووسرێ ڕێک پەیوەندی بە ناوڕۆکی بابەتەکەەوە نەبێت کە ئەو وانە بێژە ئەو مامۆسایل و کاتەدا پێشکەشی دەکا بۆیە زۆر جار وانە بێژەکە دەکەوێتە داوی کۆمنتەکەەوە مەسەلەن جڵەوگیری کۆمنتەکە دەبێ ینی لە بابەتەکەی خۆی دوور دەکەێتەوە گرنگە وانە بێژ ئەو بابەتی کە بخۆی ئامادەی کردووە ینی لی دوور نەکەوێتەوە بەهۆی کۆمنتەکانەوە ئەوکەی ئەوانەی کە کۆمنت دەنووسێ ینی دەگای تەقدیرە بەڵام گرنگە لە پێشەوە بابەتەکە بە تێر و تەسەلی کە تەواو پێشکەش کرا ینی بەهۆی کۆمنتەکەەوە لە بابەتەکە دەرنەچێت پێشنیارێکی دیکەشم ینی گرنگە کە بەرنامەکان دووبارە نەبنەوە مەسەلەن بە ئەمڕۆ ینی ئەو بابەتانی کە پێشکەش دەکرێت گرنگە دووبارەی تێدا نەبێ یەک بابەت بێ بۆی نەبێتە زۆر و ینی هەمووی دەرەقەتی نەیە مەسەلەن نەتوانی هەمووی ببینیان یا بە ئاسانتر بتوانی بگەڕێی لە ناو بەرنامەکاندا بۆ ئەو بابەتی کە دەتەوێت دووبارە بوونەوەی تێدا نەبێ باشترە لەبری ئەوە کاتێک بابەتێک پێشکەش دەکرێت زۆر وردەکاری تێدا بێ نەگشتی بۆ نمونە لەسەر دەرهێنان یا لەسەر سیناریۆ بابەتێک پێشکەش دەکرێت یعنی چۆن لە هۆڵێکی ئیزانکۆدا ئەو بابەتە بە وردەکاری هەر لە کەسایەتی و کارکتەر و هەموو ئەوانە باز دەکرێت ینی لەوێش کراوە بەڵام ینی بە گوێرەی لە وانە بێژێک بۆوانە بێژێکی دیکە جار هەیە جیاوازی هەیە ینی زیاتر بابەتەکان وردەکارتر بێ پێم وایە زیاتر سوودی دەبێت ئیتر هەڵبەتە من بە گوێرەی خۆم ئەگەر قبول بکرێنی ئەو پێشنیارانم هەیە ترێجان من بە یەک بەیەک وەڵامیێوانت بەمەوە یەکەمیانەوەی کەوتت لە کاتی کۆمنت من ئێستا خۆم سەرنجەکان کۆمنت پێم وایە بڵین جریوە جوانترە جریوەکان من لەو کاتانی کە وانەکە ئەوترێتەوە لەو کاتەیە هەوڵەدەم ئەوانەی هەڵبژێرم کەی پەیوەندی بە بابەتەکەوەیە گەلێ جار سێرەکەی ئەو تەوەرە ئەو چەمکە لەو بابەتە باس کراوە ئەم ئەیڵێ تاخیرە بێت کە تاخیرە بێ ناتوانم دووبارەی کەمەوە ناتوانم بێنمە پێشەوە چونکە بۆ باس کرا و ڕۆژ چۆ سەر چەمکێکی در ئەمە یەک بەڵام هەنیچان ئەگەر پەیوەندی بەوە نەبێ منی خەمە دواترەوە لە بینە ئەوانە ئێنمە پرسم لە کەسەکە ئەوانەی کە پەیوەستن بە بابەتەکەیەوە خۆشم جاری وای لە ناو بابەتەکەی پرسیاری لێکم بۆی گەرم و گوڕتری بکەین بۆی هەر ئەوە نەبێ یەک کە سەر شتەکە بڵێت و خەڵک بێتاقەت بێت ئەمەیە لە برادران کە جریوەکانیان نووسن ئەوانش بێن مەناوە بۆی هەمومان بەیەکەوە بەشدار بین و هەمومان بەیەکەوە گەرم و گوڕێکە بێ ئەوانش بێتاقەت نەبن و دوور نەکەونەوە ئەوەیان سەبارەت بەو بابەتانەشی کەوتت چونکە ئێرە سەرچاوەیە و یەکێک لەوەی کە خۆشە ئێستاکە بێجگە لە فیلم سازان لە فەیسبوک لە یوتوبی شەمێنێتەوە ئەمڕۆ لە هەموو دنیا یوتوب بووە بە کتێبخانەیەک من بۆ خۆم بۆ هەر تەوەرێک کاتێک کە خۆم ئامادەکەم یەکەم شت کتێب لە کوردستانەوە پێم ناگات ئەوەتانێک کاک هاوار مستەفاخان چل کتێبی بۆ داناوم کتێب قەرزارە بە زمانی خۆی چل هەر بۆی داناوم باشە من چل کتێب چێ بۆم بێنێت یعنی بێ حکومەت تیارێکی تایبەتی بۆ بگرێ و بم بیگەێنێتە دەسم کتێبێک
لە ئەوروپا ویستم بیکڕم یعنی گەشتە دەسم $70 لەسەرم کەوت کتێبەکە بای $20 یعنی وای لێدێ اینجا بۆیە زۆر قورسە بگاتە دەسم بەڵام دێم چی ئەەکەم ئەمڕۆ لە هینی ئەمریکی چم لەسەر ئەمازۆن لەسەر لاینەی کڕم ئەگەر بتوانم کاتمە بێ بیخوێنمەوە یان دەنجیانەیە دەنجەکە ئەکڕم کاتێک کە تورمبێت لێ خوڕمە چم بۆ ئیشیا سەفەرێکەکەم بەم لە بۆ لا ڕۆم لەو کاتێک گوێی لێگرم اینجا بۆیە منش بیرم لەوە کردەوە فلیم سازان ئەم وانانە لە یوتوب بن هەر کەسێک کە ئەوێت لە جیاتی ئەوی گۆرانێک بخاتە سەری ئەگەر ویستی وەکو سەرچاوە ئەتوانێت بخاتە سەر یوتوب و فلیم سازان و جۆ لە وانەیە بگرێت کە مەبەستێتی ئەوەمان مەبەست بوو بەڵام سەبارەت بەوەی با بڵێن بۆ نمونە لەسەر سکرین پلەی سیناریۆ هەر کەسە دێت ئەڵێ من بۆ چوونێکمێ هەر کەسەوە دێت چەمکێکیڵێت اینجا من حەزەکەم با بیان بڵێن تا زۆر کەس لەسەر سکرین پلەی شت بڵێت ئێمەی کورد کێشەکەمان لە سکرین پلەیەوە دەست پێکات سینەمای کورد کێشەی سینەمای کورد لە سکرین پلەیەوە دەست پێکات لەوێەوە کەم و کوڕیمانەیە لەوێەوە هەژاری زۆرمان هەیە تا ئێستاکە دراما ئەنووسن فیلمە نووسن فیلمەکەیان کردووە ئاگای شارەزایی تەواویان لە نووسینی سکرین پلەی نییە اینجا با هاوکاریان بین ببینە بەرچاوڕوونێک لە بەردەمیان تا بابەتمان زۆر بێت پێم وایە باشترە من بە باشی ئەزانم ئیتر نازانم لەوەی هەر کەس بەڵێ بێگومان بەس ئەو بابەتی کە پێشکەشی دەکا ینی بە وردەکاری بێن نەگشتی ینی بۆی سوودی لێ ببینرێ بە تەواوی بەڵێ من بەردەوام داوام کردو وتومە بە تێر و تەسەلی بیڵێن ئەوانی نێکێنە 2 هەڵقە 3 هەڵقە چونکە فێرخوازێک کاتێکە ئەوێ ماستەر بێنێتەوە پێویستی بەوەیە بە تێر و تەسەلی جۆ لەوانەیە بگرێت لەو سەرچاوەیە بەڵێ یان ئەو کەسێک کە بابەتێکی هەڵبژارتووە مەسەلا بۆ ئەوەی پێشکەشی بکە تایتڵێک ناونیشانێکی گرنگی هەڵبژارتووە کە وانەی لەبارەوە بڵێتەوە ینی زۆر جار ناوەڕۆکە ینی ناڵێم زۆر جار ببوورە ینی جار هەیە ینی ناوەڕۆکەکەی زۆر تێری ناونیشانەکە ناکا ینی ئیتر بار هۆکارێک بێ ئامادەکاری نەکرد بە ینی زروفەکەی وا بێ یار شتێک ینی ئەگەر ئەوەش ببێت هەڵبەتە باشتر دەبێت من وەکو ینی بۆچینی خۆم ئەم بۆ چوونەی خاڵەکەی تریشت بخوێنەرەوە سڵاو ڕێز خاڵۆی گیان چاوەکان دەماز دەکەم نسیەتی سڵاوتان لێبێت سدیق عەزیز لە نەرویج ئەو سڵاوتان لێبێ هیوای سەرکەوتیان هاوکارێکی باش دۆزیوێتە بۆ فیلم سازان ترێگیان کەسێکی بەتوانایە هیوای بەردەوامی زۆر سپاس خاڵۆی گیان من هیچ ناڵم بۆی نەبێتە مەدح و سەنا حەزەکەم خاڵەوە تۆش بڵێ لەبارەیەوە ڕێکی دێرینمە لە هەشتاوە بەیەکەوە لەسەر ناڵێم ڕەحلەیەک بەڵام پێکەوە خوێندومانە و زۆر نزیکین بە خوێن نزیکین بە هەستش نزیکین یعنی لەوەی ئەگەر ئەو خەونێ ببینێ منش خەونەکەی بینم بە یەکەوین چاوی منی کاکە سدیق گیان تۆش کەسێکی بەتوانای جێی شانازی کاکاروان قادر ئەحمەد ئەمیش شتێکی نووسیوە گەر بیخوێنیتەوە سەرکەوت داینەمۆیە هێز و ورەیە هونەرمەندە مرۆڤ دۆستە مزەحیە ڕاستگۆیە هەتا دوایی بەداخەوە سەرکەوت تەنهایە هیوادارم تەمەنی نوح بێت ئێمەش هیوادارین زۆر سپاس دەکەم کارێک جان بەڵام تخوا تەمەنی نوحم بۆ مەکە بزانین تابان خانم جارەیان هیوای لەش ساغی بۆ کاک سەرکەوتی ڕۆح شیرین و دڵسۆزی هونەری فیلمسازی کوردی تەمەندرێژ بن و 100 ساڵ تەمەنتان بێ ئێمە پێمان خۆشە تەمەندرێژ بی 1000 ساڵ تەمەنی بێت بۆچی نامێ فریای ئازیزانم کەوم چاوەکەمی کاک هۆمەر جارێکی کەو بایتر هەوڵێن کۆتایی
بەرنامەکە بێنین. کاکۆمەری ئازیز نووسێتی ترێ خانی بەڕێز زۆر سپاس دەکەم سڵاو ڕێزی زۆر تایبەتم هەیە بۆ بەڕێز ڕاستی ئەو ئوسترالیا سەری لێ تێکدام نەمناسینەوە ببورێت کە پێشنیارەکانت زۆر گرنگن چونکە یەکێک لە کێشەکان و هۆیەکانی پێش نەکەوتنمان لاوازی تیۆری فیلمسازیە. زۆر سپاس کاک کۆمەر، سڵاو ڕێزوان هەیە. پێشنیاری ئێوەش گرنگە بێگومان وەکو مامۆستا سەرکە گوتی ئێوەش لە پشتەوە و لە باگراوندەوە هاوکارن و ئێمە لە ئێوە فێر دەبین هەڵبەتە من وەکو خۆم با بڵێن. پێم وایە کۆتایی بە بەرنامەکە بێنین ترێژان بۆ تۆش درەنگە. نەوەڵا ئاساییە ینی ئەرکە و من دەمەوێت داوای لێبوردن بکەم ینی لێرە بەڕاستی کە لە ئاستی ئێوە کەم و کوڕیم هەبوو بێتر هەڵبەتە ئەو کەم و کوڕیە بەمەبەست و ینی بە ئاگایی و نەک بڵم ینی لە توانای خۆم دانیە بەهۆی ئەو زروف و بارودۆخی ژیانم گۆڕانکاریانە، بەڵام ئەکید بە گوێرەی توانە و لە داهاتوشدا ئێمە من هەر ئەوەی پێم بکرێ هاوکارم چونکەمەی بۆ ئێمەیە بەڕاستی بۆ هەموو بۆ هەر کەسێکە بۆ هەر فێرخوازێکە کە لە بواری فیلم سازیدا ئیش دەکات و جارێکی دیکە دەستخۆشی بۆ هەموو ئەو کەسانەی ئەو ئازیزانەی ئەو مامۆستا بەڕێزانەی کە ئەو هاوڕێیانی کە لە یەکەم ڕۆژ هەتا ئێستا هەتا ئەمڕۆ لێرە داوانیان پێشکەش کردووە و دیدی هەر بوارێکی کە ئەوان تێیدا پسپۆر بوون دەستخۆشیان لێ دەکەین بەهۆی ئەوانەوەی ئەم فیلم سازان ئێستا ئەمڕۆ یادی 3 ساڵەی دەکاتەوە دەستخۆشیان لێ دەکەین و هیوادارین لە داهاتوشدا هەر بەردەوام بن و دەڵێ لای ئێمە لە باشوور دەڵێ بەڕوحیەتێکی هونەری و وەرزشی ئێمە بەڕوحیەتێکی هونەری یەکتر قبول بکەین بەڕاستی لە پێناوی هونەری کوردی و لە پێناوی فیلمی کوردی و فیلمسازی لە باشووری کوردستان چونکە یعنی گرنگە ئێمە بزانین کە وەکو ئەوەی کە لە بوارێکی هونەریدا کە فیلمسازیە ئیش دەکەین کە ئێمە کولتورەکەمان هونەرەکەمان ئێستا بەداخەوە کە خاکیشمان ئێستا لە ژێر هەڕەشەیەکی ڕاستەوخۆدایە گرنگە ئێمە ئەو ئاگاییەمان هەبێ لە چیدا ئیش دەکەین ئەو بابەتی هەڵی دەبژێرین چییە و چۆن ئیش دەکەین وە ئامانجمان لەو ئیشە چییەوە و ئیشەی دەیکەین پەیامەکەی چییە و دەیەوێ چی بە کۆمەڵگا بڵێت چونکە هونەر بە گوێرەی بارودۆخی کۆمەڵگا بەرەمێناری ئیشێکی هونەری بە باوەڕی من بە گوێرەی بارودۆخی کۆمەڵگا دەگۆڕێت ئێمە ئێستا کۆمەڵگاکەمان وڵاتەکەمان لەژێر هەڕەشەیە بەداخەوە کە بۆ خۆشمان لە ڕووی هونەریەوە بەشێکین لەو ئاسانکاریە بۆ با بڵین بۆ دوژمن هەر بە زمانە قسە بکەم بۆ خۆمان ئاسانکاریان بۆ دەکەین مثلا فیلمەکانیان دراماکانیان دێنین یاخود ئێمە ئەو فیلمانی کە دروستی دەکەین چەندە لاسایی ئەوانە ینی با لە مەودوا ئیشەکانمان کوردی بێت من ئەوەندە بەڵام دۆستان عزیزان هەمومان بەیەکەوە بین ترێجان تۆش دەسە خۆش بێ هەمومان بەیەکەوە ئەم شەو توانیمان یادی ئەم سەکۆیە بکەینەوە یادی 3 ساڵی ئەم سەکۆیەمان من ئەوەی مای خۆشحاڵیە بۆم نەک بەس لە کوردستان باشووری کوردستان پەلمان هاویشت هەوڵماندا ئێستا من برام هەیە برای خوێنیم هەیە کەسی زۆر نزیک لە ڕۆحم هەیە لە کوردستانی ڕۆژاوە لە ڕۆژاوای کوردستان بگورن لە ڕۆژەڵاتی کوردستان لە باکووری کوردستان لە کوردستانی سوور کە چەند پارچەیەکن دابەش کراون لە کۆمەڵە جێگەیە کاتێک کە پەیوەندیە کە کەم پەیوەندیەک بە کەسێکی ئەو جیانەوەکەم لەوێەوە هەموو بەخەمەوەن بە تەنگەوەن هاوکارن یعنی ئەمە مای خۆشحاڵیە باوەڕتانە بێ ئێستا کەواڵێم تەس بە لەشمادێت و ئێستا شەرە گەڕێن بە دوای کەسی کە بێنم یەکێک لەو کەسانە ماوەیەکی زۆرە ئەمەوێ پەیوەندی پێوەکەم تەلەگرامیم دۆزیەوە پەیوەندیم پێوە کرد دەرهێنەرێکی گەورەی کووردە زازاکیە گۆرانی بێژێکی گەورەی کووردە مەحسوون قرمزی جول هەنێک کەس تۆزێک بۆ چوونیان جیایە بەرامبەری بەڵام
جایە لە فیلمەکانی و لە ئیشەکانی و کەسێکی بەتوانایە هەر کەسێک ئەتوانێ پەیوەندیەک لە بینی من و ئەوە دروست کات من دەسی ماچەکەم پێم خۆشە بیهێنین لەم پێگەیەوە لەم ماڵەوە لەم سەکۆیەوە هەمومان دەوری بدەین ئەگەر خراپی کردووە بە ڕەخنەی بنیاتنەری لێ بگرین و ئاگاداری کەنەوە هەڵە نەکات بەڵام من نایبینم ئیشەکەی ڕەخنەی شتی خراپی کرد بێت من نوای نابینمەوە من ئیشەکانی بەجوانە بینمەوە ئێمە با نەڵێن کورد هەموو شتێکمان باشە من پرۆژەی فیلمێکمێ بیکەم باسی کوردێکی خراپەکەم ئەزانم بەیانی کە فیلمەکەم کرد کۆمەڵێ جێگە بەرەو ڕوومە وەستنەوە بەڵام ئەو کوردە خراپە هەیە من چی لێ بکەم ئەبێ ئەوە بێتە بەتەڵیش ئەبێتە کارەکتەری سەرەکی ئیشەکەشم بەڵام کوردێکی خراپە چی بکەین بۆی ئێمە نێڵین ئەو خراپانە لە ناومانە نەمێنن ئازیزان دۆستان خۆشحاڵم هەمومان بەیەکەوەین بە هەمومان پشتیوانی یەک بین هەمومان هەوڵ دەین بە قسەی خۆش بە پشتیوانی یەکتری یارمەتی یەکتری ڕەوتی فلیمسازی بەرەو باڵاتر و باڵاتر بەرین با ئەوە نەڵین ئێمە خراپین و هیچمان نییە زۆر زۆر سپاسدانەکەم ئەگەر شەوە شەوێکی خۆش بەیانی تۆش باش ترێژان زۆر سپاس کاتێکی خۆش سەرکەوتن بۆ هەموو ئازیزانی فیلمسازان